ئازدان و خۆشەویستان ئەمڕۆتان شادۆم کاتتان باش خۆشحاڵین جایشتر لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامێشتر لە بەرنمەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان من و هاوڕێم ڕەحمانی حسێنزادە ئەم کاتت باش ڕەحمان و مێدەوارم ڕۆژێکی باشت ببێت تا ئێستا. ڕۆژت باشم کاتەی تۆش شاد بێت. سڵاوم هەیە بۆ بینەران و بێستەران، زۆر سپاس. زۆر چاکە ئەو ڕەحمان بۆ ئەم بەرنامەی ئەمڕۆمان دوو بابەتمان هەڵبژاردووە کە یەکێکیان سەرەتا سەبارەت بە بەردەوامی کۆمەڵکوژی غەزە قساکەین. دیارە ئەو بۆ نزیکەی وە ساڵ و نیوێک زیاترە ئەم کۆمەڵکوژیە بەردەوامە و لە پەسا بە بەردەوامی هەموو ڕۆژێک دەیان و جاری وا هەیە سەدان لە خەڵکی بێتاوانی غەزە بنە قوربانی پەلامارە دڕندانەکانی ئیسرائیل بۆ سەر ئەم شارە. خەڵکێکی بێ ئاو نانکرا و برسی کرا و ئاوارەکرا و ماڵوێران کرا و کە سوکار ون بوو یا کوژرا و بە جۆرە لە جۆرەکان هیچ ئایندەیەک بۆ کۆتایی هاتنی ئەم تراژیدیایە نابینرێ. لە ڕاستیە ویژدانی دنیا هەستەکەی لە بەرامبەر ئەم کارەساتەیە کە لەم شوێنە پشکۆلەیە کە زیاتر لە 2 ملیۆن کەسی تایە بە تەواوەتی بێهۆش کراوە یاخود تەخدیر کراوە. ئەسڵان جگە لە ئەو خۆپیشاندانە بەردەوامانەی کە خەڵکانی ئازادی خواز و بەشێک چەپ و سۆشیالیست لە وڵاتە جۆر بە جۆرەکانێکەن دەوڵەتەکان تەواو لە پەیمانێکی نەوترا و بێدەنگکرا و لەگەڵ ئیسرائیلان بۆ قات و قڕکردنی خەڵکی ئەم ناوچەیە. دوا هەواڵیش کە من دوێنێ بیستم لە ڕۆیتەر بڵاو بوو بۆوە قسەیەکی وا هەیە کە گوایە ترامپ لەگەڵ هاتنی خۆیان بۆ ئەم ناوچەیە پرۆژەیەکی هەیە بەوەی کە حاکمێکی ئەمریکی بۆ غەزەدا بنێەوە ئەو ببێ بە سەردار و بڕیاردە لە غەزەیە و گوایە لەم ڕێگایەوە بە حساب ئەم کێشە و گرفتە کۆتایی پێبێ و دەسەڵات لە غەزەیە نەبکەوێتە دەستی حەماس، نەبکەوێتە دەستی بڵین ڕێکخراوی ئازادی خوازی فەڵەستین و ئەوانە و سەرنجام دیارە ئیسرائیلیش قبول ناکرێ وەکو داگیرکارێک. ئەمریکا ئەم ڕێگایی دۆزیوەتەوە گوایە چارەنووسی ئەم پارچەیە بگرێتە دەست. دیارە خەبەرەکە دزەی پێکراوە بۆ ڕۆیتەر. ڕۆیتەر قسەیەکی لە بابەتانەی بڵاو کردوتەوە تا ئێستا هیچ سەرچاوەیەک تەکیدی نەکردەوە، بەڵام عادەتەن ئەمە کار و کردەوەی ئەم دەسەڵات و دەوڵەتانەیە وەختێک بیانێ پرۆژێکی دیاریکراوە بەرنە پێشەوە بەم جۆرە بڵێن باڵۆنی ئیختیبارە یاخود میزەڵانی ئازمایشکردنە بەکارهێنن بۆی بزانن کاردانەوەکان چییە. لە ڕاستیە هیچ چوارچێوەیەک تا ئێستا لە دنیا هیچ پێشێرکاریەکی سادەترین بڕیارە نێونەتەوەیەکان وانە نەگەیشتوتە ئاستی ئەمەی کە لە غەزەیە بەڕێوە ئەچێ. ئەنی هەستەکەی ئێمە گەیشتونەتەوە یاخود گەڕایونەتەوە بۆ دۆخی کۆلۆنیالیزم، بۆ دۆخی داژێکاری، بۆ دۆخی ئینتیدابی ئەم وڵات و ئەو وڵات لەسەر وڵاتە ئەفریقیەکان وڵاتە ئاسیایەکان. بەرحاڵ ئەوەی کە بینرێ تەنها دیمەنێکی تاریک و زۆر نائینسانیە لەم دۆخە لە غەزەیە ئەبینرێ. ئێوە چۆنی مەسەلەکانە بینن؟ ئەوڕە ڕەحمان چۆنتان متابعە کردووە ئەو هەواڵانی کە ئێوە بیستوتانەوانت چۆن بۆ بەگشتی ئەردیابی تۆ هەڵسەنگانی لەسەر دۆخەکە چۆنە؟ هەر وەک تۆ باست کرد و هەر لە عنوانەکە شاتووە بەڕاستی نەتەنە بەردەوامی کۆمەڵکوژیە، چونکی بەڕاستیڵانەوە نزیک بە 80 ساڵە دەوڵەتی فاشیستی ئیسرائیل و ئەڵبەتە وەختی ئەڵێن دەوڵەتی ئیسرائیل هەمیشە دایمە بێەوە فەرز بێ پشتیوانی زلهێزەکان. دەورانی ئەوەڵیە بریتانیا و فەرانسە بوون و زلهێزەکانی دیکەش لە پەنایان و بە تایبەتیتر لە دوای شەڕی جەهانی دووەم بەولاوە بە زۆری ئامریکای ئەمپریالیست. بەرحاڵ
لە پەنای دەوڵەتی ئیسرائیل بوون. دەوڵەتی ئیسرائیل داگیرکاری کۆمەڵکوژی گەڕانەوە بۆ ئەم کۆلۆنیالیزمەی کە تۆ ئەڵان باسکەی تەنیا ڕۆژێکیش تەنیا سەعاتێکیش بەبێ پشتیوانی و بەبێ یارمەتیێوان بووی ناچێتە پێشێ. ئەوە ڕۆژ نابێ هەمیشە دایم ئەوە فەرزمان بێ لای بینەر و بیسەرمان وەختە باسی کردەوە فاشیستەکانی دەوڵەتی ئیسرائیل و بە هەموو باڵەکانیەوەکەین بەڕاستی ئەمریکا و زرێزەکانیشی لە پشتە. ئەوەی کە جێگای نیگەرانی زیاترەوە پێشبینیژە کرا شاراوە نەبوو، ئەویش بڕیارە تازەکانی ئێستای هەرم دەوڵەتی فاشیستی ئیسرائیلە. ئیتر بە سەراحەت و بە ڕۆشنیەوە باز ئەوەکەن یا بڕیاریان داوە جارێکی دیکە غەزە داگیر بکەنەوە. ینی ئەو کۆمەڵکوژیەکە کە هیچ خودراوان لە کۆمەڵکوژی کۆتا نهاتون. زۆر کەسیش لە ماوەی ئەم ساڵ و نیوە دوای 7 ئۆکتۆبر ئەو لەگدانانە بووە و زۆر زادەوانەی من و تۆش باسمان کرد بە هەر لەم بەرنامانماندا کە ئەوە پێشبێنیە کرا کە دەوڵەتی فاشیستی ئیسرائیل قەستی داگیرکردنەوەی غەزەی هەیە. بەڵام هێشتا کوونە ئاوا بێت چاوەڕوو ئەوەی لەم هەفتەیە دانیشتوون لە دەوڵەتیان و دواتر بە پەسەندکردنی پارلەمانیان کەیتر ڕسمەن ئەلامەکەن ئێمە غەزە داگیرەکەینەوە ڕایان ناگەیان. بۆ وایە چونکی هەرەوەی تۆ بوتت لە ئاست جیهانیدا لە پێش هەموو شتێک لە پێش هەر بەشێکدا خودی دەوڵەتانی سەرمایەداری حتا ئەو دەوڵەتانەی گۆیان ناڕازین بەکردەوەکانی ئیسرائیلیش وها کاردانەوەیەکیان نییە کە بەرحاڵ ئەوەی پێڵەن لە ئاست نێونەتەوەی بینەلملەلی سازمان ملەل بەرحاڵ بتوانێ ڕێگر بێ لە بەرابەر دەوڵەتی فاشستی ئیسرائیلە. ئەوە لایەکی کە ئەگەڕێتەوە سەر بەرەی ناڕازی بەرەی ئازادی خواست بەرەیەک حتا ئێمەشی تیان بەداخەوە کاردانەوەکان ئەو نە بەهێز نین ئەو نە قەوی نین لە بەرەی خەڵکی ئازادی خواست خەڵکی ناڕازی لە هەر ڕوانگەیەکەوە ناڕازی بین ئەو نە بەهێز و قەوینی و ئەما گەڕێتەوە سەر واقعەن ئەو ناتەواویە ئەو ناقسیەی کە لە کاردانەوەی خەڵکی ناڕازی و دڵ پڕلەقین حتا بەرابەر بە فاشیزمی ئیسرائیل و دەوڵەتی ئیسرائیل ئیجازادا بەخۆی وها بڕیارێک بداتەوە کە داگیریەکە و خودی ئەوە ئەلعان ئەبێ بە کارتێک بە دەستی دەوڵەتی ئەمریکاەوە. من ئەم ئاخرین خەبەرەی کە تۆ لە قوڵی ڕۆیترزەوە باست کرد نەمبیست بوو، بەڵام ترامپ و دەوڵەتی فاشیستی ئێوەژەیگرێ بەدەستەوەڵەدا زۆر چاکە ئەگەرەتانەوێ ئیسرائیل حاکم نەبێ بەسەرتانە ئیجازە بدەن بە ئێمە حاکم بین بەسەرتانە، ینی دەوڵەتی ئەمریکا کە بەڕاستی تەفاوەتێکی بنەڕەتی لەگەڵ دەوڵەتی فاشیستی ئیسرائیل نییە. ینی بەو معنایە لێرەدا بە وەکالەت بە نیابەت لە دەوڵەتی ئیسرائیل ئەگەر ئەمایان بۆ بچێت سەر دەوڵەتی ئەمریکایەوێ کۆنتترۆلی ئەوێنە بکە و وەزاکە بکە و هەلوو مەرجەکەش ئەو نە بەرە و هەلوو مەرجێکی سەخت و ناتەواو بۆ کۆمەڵانی خەڵکی غەزە ڕۆشتووە لەوانەیە چارێکیان نەبێ بەداخەوە. هەر ئەمڕۆ من پێشەوەی بێم بۆ بەرنامەکە تازە لە ڕسانیەکی وەکو BBC-ەوە خەبەرنگارەکان بە دڵپڕیەوەی وت دەوڵەتی ئیسرائیل لە کارتی برسیەتی خەریکە استفاداکە بۆ بە چۆکداهێنانی خودی خەڵکی فەلەستین و تازە لەولاوە حەماس و ئەوانە. دەنەچەگەر نەمەوێ زۆر وەخت بگرم و واردی لایەنی دیکەی ئەم قەزیە بین ئەوەی ئەبینرێ بەرحاڵ هەوڵی دەوڵەتی فاشیستی ئیسرائیلە بۆ داگیر ئەمەن خۆ داگیرکراوە ئەڵان خۆ تۆ ساڵ و نیوەکە ئەوەی دێت و ئەچێ لە غەزە و ئەوەی لە غەزە ئەمەلەن حاکمە ڕۆژێک پێی خۆش بێ بەری هەتا ئەو کۆمەکە مادیانە ئەگرێکە قرارە بچێ بۆ وێنە پێی خۆش بێ ئەم یا ئەو نەهادی حتا سەر بە سازمانی ملەلەکە داخا و
دەریانەکە بمعنایەک ئەمەەن داگیرکراوە بەڵام خەریکن ڕسمیەتی پێدە ئەگەر وایە خەریکە ئەمە بێ بە وەسیلەیەک بەدەستی ترامپ فەشیستەوە زاهرەن ئەم چاکەیەرە خۆی نیشاندا گۆیە ناباشە با ئیسرائیل حاکم نەبێ ئێمە حاکمکەین بەرحاڵەوە پێم وابێ لە ڕوانگەی هەر کەس زەڕەیەک ئینساف و ئینسانیەتی بێ ئەم کردوانە ئەم کارانە تەواوەن محکومە بەڵام هەر محکومیت کافی نییە هیوادارم عاقبەت ڕەوتی ئەم ئاعترازیەی لە ئاستی جیهانی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشەیە بگەینە جێ بگاتە هێزێکی وا بە قودرەت واقعان دەوڵەتی فاشیستی ئیسرائیل و ترامپیش لەغاوکە هەروەک لە شەڕی ڤێتنامە واقعان ئەگەر ئەو کات لە ئاستی دنیایی ئەو خەباتی دژە شەڕ کە لە هەموو وڵاتین و ئوروپایی و لە ئەمریکا زۆر بەهێز نەبووایە زۆر قەوی نەبووایە خۆ ڤێتنامیەکان هەر بە شەڕ و بە شەڕی ڕوودەڕوو یا پارتیزانی نادەتوانی ئەمریکا بە چۆکە یا دەست و پەیوەندەکانی ئەمریکا بە چۆکا بێنن دەرنەتیجە ئەمە ئەو ئەوزاع زۆر سەختەیە و بە تایبەت قات و قڕی و برسیەتیەک ئەڵعان بەسەر کۆمەڵانی خەڵکی ئیسرائیل و لە مناڵەوە تا گەورە حاکم بووە بەڕاستی جێگای شەرمە بۆ بەشەریەتی ئەم دەورە و بۆ نەزمی حاکمی ئەم دنیاە دقیقەن وایە بەڵام من لەلایەکی تریشەوە سەیری بار و ئەنجامەکانی ئەم پهینە بکەین هاوڕە ڕەحمان باسەکار تەنها مەسەلەن ڕووداوێکی تراجیک و ئەوانە نییە لە جێگەیشی دنیاە کە تایبەت بێ مەسەن بە 2 ملیۆن کەس ئەم 2 ملیۆن کەسە کاریگەری لێوەرگرن یاخود بۆ نمونە بڵین ئەوانەی کە عەرەب زمانن هەست بە قورسایی ستەم و شەوسانەوە بکەن وەکو چۆنێ من بۆ نمونە تەواوی خەڵکی کوردستان لە ئاست هێرشەکانی تورکیا بۆ سەر ئەفرین و بۆ سەر ڕۆژاوای کوردستان کاریگەری وەرەگرێ ممکنە خەڵکانی عەرەب زمانی لەسەر تاسەری دنیاە کاکە پێوتری دنیای عەرەبەوەمانە بەمە نیگەرانە بن یاخود هەست بە زوڵم و ستەمێکی ئاشکرا و نەتەوەیی ئەکەن لەسەر خۆیان وەکو بڵێن گروپێکی دیاریکراوە بەڵام باسەکە بە بڕای من لەوە ژواوەترە ینی باسەکار تەنها مەسەلا ئەوە نییە کە ئەمە ستەمێکی نەتەوەیە پیادە ئەکرێ یاخود وەحشیگەریەکە لەلایەن ئیسرائیلەوە بەرامبەر بە گروپێک بکرێ بە جۆرە لە جۆرەکان ئەم تراژیدیایی کە ئێمە لە غەزەئی بینین تەواوی ئەو شتانی کە پێوتری یاسای نێودەوڵەتی بەرحاڵ خەڵکانەکەن گاڵتەیان لە یاسای نێودەوڵەتی دێ بەڵام بەرحاڵە و یاسای نێودەوڵەتیانە بە جۆرێک پاشەکشەی سەرمایە و سەرمایهداریە لە بەرامبەر اعتراازێک و تەمەدونێک و شارستانێتێکە کە پێک هاتووە بەدی هاتووە ئەوانە اعتراازێکە خەڵکی کارگەر و زەحمەتکێ ساڵەها گرتویانە و ناڕازی بوون بە شەڕ و ناڕازی بوون بە کوشتار و ئەوانە مەجبور بوون تەحملی بکەن و قوبوڵی بکەن و ئەوانە بچنە ژێرباری پاشگەزبوونەوەی سەرمایهداری لەم پێودانانە و لەم بەهایانە لەم ئەرزشانە و دەست ئاوەڵاکردنی دەوڵەتێک بۆ قەتڵ و عام و کوشتاری خەڵکێکی بێدیفاع و خەڵکێکی بێچەک تەنانەت خەڵکێکە پەنای بردوۆتە بەر خەستەخانەکان خەڵکێکە لە ناو مەکتەبەکان و لە ناو قوتابخانەکانە مناڵن دەرسە خوێنن یاخود ئەوەی کە خەڵکانێکن کە هاتوون بۆ ئەوەی خەریکن یارمەتی دابەشەکەن ڕۆژانەیە تاوانێکی زۆر ئاشکرا و زۆر بەدەستی ئەنقەس بەرامبەر بە خەڵکانێک ئەنجامدرا کە ڕۆشتبوون لەوێ خواردن دابش بکەن فریای خەڵک بکەون لە برسێتی ڕزگاریان کەنومانە ئەمە بەستمەوەی ئەم جۆرە نمونەیەوە ئەم نمونە زۆر زەق و بەرچاوە لە پێشێرکردنی ئەم سەرەتایی ترین بەها ئینسانیەکان و ئەوانە کاریگەری لەسەر سەر تاسەری دنیا هەیە ئەگەر ئیسرائیل بۆی هەیە ئەوە بکات و ئەوانە سبەیدوو ئەگەر دەوڵەتێک لە دەوڵەتەکانی ناوچەکە بە پشتیوانی هێز و چەک و تەقامنیەکە هەیەی و ئەوانە مەسەرن بۆ نمونە خەڵکی کوردستانی خەڵتانی خوێن کرد خەڵکی ڕۆژاوای بەو کارە برد یاخود لە کوردستانی ئێرانە هەماشە دووبارە بۆ چی ئەتوانێن بڵێ ئەمە دژ بە مافی مرۆڤ و دژ بە یاساکان و ڕێساکانی مافی مرۆڤ و پەیمان نامە نێو دەوڵەتەکانەوەوانە بە جۆرە لە جۆرەکان ئەم کارە دەستی هەموو سەمکارەکان لە سەر تاسەری دنیا و لەوانش بە تایبەت لە خۆرهەڵاتی ناوەڕاست ئاوەڵاکە بۆ ئەنجامدانی هەر کوشتارێک و هەر
هەر تاوانێکە لە دەستیان بێ. قسەکە زۆر ڕاستە، نەتەنیا لەوە بەولاوە ئەمە نیشانەی ئەوەیە شاهدیەوە بین ئەم شتەی کە واقعان ئێمە لە گفتارێترە هەر من و تۆ بەیەکەوە باسمان کرد بەربەریەتێکی سەرمایەداریە لە هەموو دنیا پەرەی سندوە و پەرەی زیاتری شەسەنەیە ئەگەر لەمپەری گەورەی کۆمەڵایەتی و خەباتکارانە لە بەرابەر یا دروست نەبێ. ئەسەن بۆیە دەوڵەتی ئیسرائیل ئێستا ئەتوانێت مەسەڵەن لە 1 ساڵ و نیوە کردەوە و کارهایەک لە خۆی نیشامدا کە تەنیا وەختێک تەسیز بوو پێش شەڕی 1960 ئەوە ئەتوانی بیکادنا قبل لە دەیەی هەشتا بملاوە بە دەرەجەیە لەغاو کرابوو لەو جەهانی دوو قوتویانە. ئەم دەرەجەیە لە کاولکاری، ئەم دەرەجەیە لە کۆمەڵکوژی، ئەم دەرەجەیە لە برسیکردنی بە ئاسانی بۆ ناچووە پێشەوە. بۆ وایە چونکی خودی دنیا هەروەک باسمان کردووە زووتر ئەونا دنیای ژێر سەیتەرەی نەزمی سەرمایەداری، دنیای ژێر حاکمیەتی سەرمایەداری لە هەموو دنیا ئەوەندە بەرەو بێمافکردنی ئینسان ڕۆیشتووە، ئەوەندە بەرەو لە زۆر جێگەی دیکە کۆمەڵکوژی ڕوویداوە، لە جێ دیکە نەسڵ کوژی ڕوویداوە، پاکتاوکردن ڕوویداوە. دەوڵەتی ئیسرائیلیش ئیجازە بەخۆیدا لە جاران فاشیستیتر زاهر بە. وەختەوە بین تۆ لە دنیایەکە کە ئەبینی ئەو شەڕە پاکتاوکی بینی هوتووەکان و نادامەوی دیکە چی بوو لە ئەفریقا بەڵێ ڕوویدا ئەوە بینێ. وەختەیە بینێ کە بەرحاڵ کۆمەلگایەکی وەک ئەفغانستان 56 ساڵە وەها بەرەو بەربەریەت ڕۆیشتووە. ئەهلان لە دنیای ئەمڕۆدا لە سەرەتای قەرنی 21دا بەڕەسمی دار و دەستەیەک لە وڵاتێکی گەورەی وەک ئەفغانستان حاکمن، تۆ ئیجازە نەدەی نیوەی کۆمەلگاکە ئینسان دەرس بخوێنێ، کچ ژن منزورمە هەر دەرس بخوێنێ. ئەڵانجا بێمافیەکانی دیکەی ئەوە وەختەیە بینن کە بەرحەڵ عاقبەت لە خودی جەرگەی ئوروپا شەڕی باڵکان و ئەو پاکتاوکردانە لەلایەن خودیان دەوڵەتانەی کە ظاهرەن پارێزەری ئەو ئستانداردانە بوون و دەورەیەک باو بوو دوای شەڕی جەهانی دووەم و تۆ باست کرد. وەختەیە بینن هەر ئەم شەڕی 3 ساڵەی ئۆکراین و رووسیا چ دەرەجە لە قەتڵ و عام و کوشتاری لەکەوتوت دەیوەختە دار و دەستەکانی تەرۆریستی جاچ خەومی چ مەسەبی بەرحاڵ ئەم کۆمەڵکوژیاناکەن و لە پشت هەمووشیانەوە خودیان دەوڵەتان هەن لە هێزەکانەوە گرتوویەتی تا هێزی محەلی و دەوڵەتانی محەلی. یعنی منزورمەیە بڵێم لە پێشە خودی دنیا بەرەو ئەو ڕەوتە ڕۆیشتووە لانی کەم ئەو ئستانداردانە ئەو بەهایانە ئەو مافی حقوقی بەشەرەی کە لە دوای شەڕی جەهانی دووەم لانی کەم بەشێک لە خودی دەوڵەتانی سەرمایەداری و لە ڕاستیشانە هەرم بەرەی کە لە دژی فاشیزم سەرکەوتن، لە دژی هیتلێر و ئەوانە سەرکەوتن، خۆیان متعهد بەوە زانی کە بێن دەرەجەیەک لەوەی پێڵن ئستانداردێکی باشتر لە ژیانی کۆمەڵایەتی سیاسی کار ئەو مافانەی کە بەڕسمێن ناسەنە کە ئەڵبەتە بۆ خۆیەوە ئەنعکاسی بەڕاستی مەدی خەباتکارانە بوو لە خودی ئەمریکا لە ئوروپا لە زۆر جێگای دیکە بەرابەر بە زۆرداری بەرابەر بە کۆلۆنیالیزم کە دوو باس کرد، بەرابەر بە زۆرداری بەرابەر بە ئێستەمار بەرابەر بە ئەمپریالیزم و حتا بەتایبەت خەباتی کرێکاری بۆ ماف و هەلومەرجی کاری باشتر و دەرەجەیەک لە ژیانی ئینسانی کە لە ئوروپادا لانی کەم حاکم بوو 30 ساڵەوە پێش 40 ساڵەوە پێش تۆ ئاساوارەکەی دەبینی. دنیاکە ئەوە بەرەو ڕاستڕەوی ڕۆیشتووە. دنیاکە ئەوەی لە خۆ نییە. لە بەرنامەی 2 هەفتە لەوە پێشمان ئێمە لەسەر خەتەری فاشیزم قسەمان کرد. دەی فاشیزم هەر ئەمانەیە. فاشیزم هەر تێکراری سخەڕانیەکانی هیتلێر نییە، هەر تێکراری ئاشوێیزەکەی ئەو نییە. بەڕاستی غەزا ئەوەی بەبەر چاوی خەڵکەوە لە غەزە ڕوەدا
چه فەرقێکی لەگەڵ ئاتشۆیزەکەی هیتلێر هەیە کە خەڵکیان کردووە ئەو پەستوانەوە و ڕۆژە ژەمێنانیشیان پێنادان هەموو ئینسانەکان لە برستیا بخۆیان هەر لەوێنە مردن و گۆشتیان پێوە نابوون و ئسقان و پێستبوون تۆلان ڕواڵەتی کچ و کوڕ و مناڵ و ژن و پیاوی غەزە ببینە هەر بە برسی ڕاگرتن خەریکە وەک ئاشۆیزەکەی هیتلێری لێدێ منزور وهەیە بڵێم پس ئەم خەتەری فاشیزمەی کە لە 30 ساڵەوە پێشەوە یەواش هاتووە زۆر و زۆرتر بووە ئەگەڕێتەوە بۆ ئەو وەرچەرخانەی کە دژ بە ئەو بەهانەی تۆ باسڵ کرد دژ بە مافی ئینسان دژ بە مافی کرێکار دژ بە مافی ژن دژ بە مافی هەر بەشە لە کۆمەلگا کە حەقخواز بێ مثلا خەڵکی فەلەستینە قبەت ئەو حەقخوازیانە وێڵم بە مافی سەرەتایی نەتەوەیمان بۆ بەڕسمێنن باوەڕ ناکەم ئەڵان ئەونا خاستەکانیشان لەسەرەوە بێ بڵێن ئەگەر دەوڵەتێکی کاملی وەکو عینی ئیسرائیل و بە هەموو امکانیاتەوە بۆمان بەڕسمی نارسە جا ڕزایەتە دەن حازرە زۆر کۆمپرۆمیس بکەن حازرە زۆر سازش بکەن بۆیان بەڕسمی نانەسن ئەم بەڕستی من پێیان بە قەزێکە بە تایبەت لە فەلەستین لە مەسەلەی مافی نەتەوەی و مافی ملیەکان دەرچێت ڕاستە خەڵکی فەلەستین حەقیانەوە بێ و حەقەشەر داوا بکەن وا بێ لەسەریشی پەیگیرە بن کە دەوڵەتی سەر بەخۆی خۆیانیان بێ بەڵام ئەمەی ئیسرائیلەکە خواهد دژایەتی لەگەڵ مافەنەتەوەکان نییە ئەو دژایەتی لەگەڵ وجودیە دژایەتی لەگەڵ بوونیە بە ئاشکرا لە پارلەمانەکان دانیشن و فتوای قەتڵ ئامیانە دەن لە بین بردیان نادەن ئەڵەن بەڕاستی جاوە بەشێکیان کە بە ئاشکرا باسێکن بەشێکشیان ئەم دژە ئینسانانە ئەی شارنەوە من تەردیدم نییە لە کۆبوونەی دەوڵەتەکانە و پارلەمانەکەشیانە ئەو قسەیەکەن کە ئەبێ هەر فەلەستینی نەمێنێ هەر ئەو خەڵکە حەقی ژیانی نییە تەردیدم نییە قسانەکەن و دەرنەتیجە بەشێکیان بە ئاشکرایڵێن بەشیشانەڵێن شتێک نییە بەشێکیان بە ئاشکرایڵن تازە ئەڵان مەسەلەکە بە نەزەری من لە ئایندەدا هەر غەزە نییە کەرانەی باختەری ئەو شوێنەش کە مەحموود عەباس وانشێنە لێ من پێما بێ غەزەیان بۆ بچێتە سەر قەدەمی بعدیەکەش بەرەوارون هەر کولن ئەو شوێنانەی فەلەستینیەکانی لێ و کەرانی باختەریشان لە دەست دەربێن بڵێ ئەم تەرحی کە تۆ ئیشارەت پێ کرد کە گوایە ئەمریکا بێ لەوێنە حاکم بێت بەسا دوایی بڵنج بۆ کەرانی باختەریش بار ئەمریکا حاکم بێ زۆر چاکەوە لە بینتانەیە لەولا ئیسرائیل و لەو لایونە و ئەمەش گۆشەیەکە لەجێر چەپۆکە و کۆلۆنیالێکە بەدەست ئەمریکاوە بێ چ بەسا ئەوە بکەن و ئەڵبەتە ئەوە جزوی تەرح و نەقشەی واقعاً فاشیزمی ئیسرائیل هەیە ئەوەی پێڵێن ئیسرائیلی گەورە و ئەمە گۆشەیەکەیتر لەو خاوەرمیانەی تازەی کە قرارە نەتەنیاهو ترامپ هاوڕە ڕەحمان ئەزانی چۆن ئێمە بە لێرە ئێمە حسابێک بۆ بکەین کە بینەرانێکە جۆگری ئەم بەرنامانەی ئێمن یا بینەری ئەم بەرنامانەی ئێمن تێڕوانین و ڕەخنیان هەیە لەسەرەوەی کە بۆچی باسی حەماس ناکرێ وەختێک باسی کارەساتی غەزاکرێ وەختێ باسی تراجیدیای غەزاکرێ بەشێک پێیان وایە ئەمە شەڕێکە لە بینی دوو تەرەفە ئەم دوو لایەنە خەریکن لە بەرامبرێکا شەڕەکەن و خەڵک بۆ بە قوربانی ئەم تاوانبارکردنی ئیسرائیل بەتەنها یەکلایەنەوە ئەمانە بە جۆرە لە جۆرەکان ئاوانزدانە یاخود بڵێن فرسەتدانە بە حەماس و دەربازکردنێتی لەژێر تیغی ڕەخناوە بڵێن داماڵی نێتی لە بەرپرسیاری شان خاڵیکردنێتی لە بەرپرسیاری وەکەوەی کە حەماسی چی نەکرد بێ ئەمە بەشێکە ناڵێن تەواوی ئەم تراژیدیای ئەمڕۆیی بینین و ئەوانە لە 7 ئۆکتۆبەرەوە دەستی پێکرد بەر لە 7 ئۆکتۆبەر بە جۆرەوانە بوو غەزە داگیر نەکرا بوو قەتڵ و عام نەئەکران بە جۆرێک خەڵک ژیانی ئاسایی خۆیە کرد بەشێک لە کرێکارەکان چوون بۆ ئیسرائیل کاریان نەکرد بەڵام هات حەماس هەموومانی تێکدا و هەموومانی هەڵوەشانەوە ئەوانە لەبەرەوە بێ حەماسیش هەر بە ئەندازەی ئیسرائیل بە تاوانکار بژمێرێەوە گوایە ئەوەی کە لەم بینە بیانووی داوەتە دەستی ئیسرائیل ئەوە حەماسە گەرنا ئیسرائیل
وان هەبوو بەم جۆرە و ئەمەی کە ئاوا هەوساری پچڕیەوە و بەم جۆرە بەبێ هیچ پرینگانەوەیەک و بە هیچ جۆرە ڕاوەستانێک وانە هەر تاوانێکی بوێ ئەنجامێدا بەشێک حەماس ئەمەی بۆ فراهم کردووە لەبەرەوە حەماسیش بە ئەندازی ئیسرائیل بێ محکوم بکرێەوە ئەو تاوانی کە لە ئیسرائیل لە فەڵەستینە ئێستا ئەنجامەدرێ یاخود لە غەزەیە ئەنجامەدرێ بەرپرسی ڕاستە و خۆتریش لە جاریواهەیە لە ئیسرائیل بە حەماس زانن من دیارە من خۆم زوو کە ئەم شتانە ئەبیستم مقایسەیەکم بۆ دروستەوێ کاتی خۆی ئەمە لە کوردستانی عێراقا کە باسی پرۆسەکانی ئەنفالەکەن و ئەوانە زۆر کەس ئەوانە لە بیرە بنەوەیان نایزانن پرۆسی ئەنفال هەڕەشەی لە پێشەوە کراوی هەبوو پێشتر پیان وترا بوو کە ئێمە قەتڵ عامی هەموو ئەو ناوچاناکەین کە لەژێر دەسەڵاتی ئێوەیە و هەرچی کەسێکیش کەوتۆ دەژێر دەستی ئێوەوە ئێمە بە تاوانکاری حسابەکەین و ئەوانە و تۆڵیان لەکەینەوە بەڵە ئەگەر بێت و چی بکەن ئەگەر بێت و هاوکاری لەگەڵ ئێران بکەن وەگەر بێت و پشتیوانی لە ئێران بکەن لەم شەڕەیە لە بەرامبەر ئێمەیە هەر دوای ئەوە نەوشیروان چوو پاسداری هێنا لە هینیدا لە بڵین چاڵە نەوتەکانی دەوروبەری کەرکوچیدا و حکوومەتی باس پاژەوە دەستی کرد بە پرۆسی ئەنفال وەوە تا 1970 کەسی لە بین بردووەوانە هەمیشە من ئەوم بۆ دروستەوێت ئەگەر وا بێکەوە بێ یەکێتی نیشتیبانی کوردستان و جەرات تاڵەبانی و ئەوانەی کە ئێستا حکومی کوردستانەکەن ئەوانش بە ئەندازی حزبی بەعس تاوانبار بن یاخود لە هەڵەبجەیە هەڵەبجە پێی وتبوون پێشتر بە نەس سەریح خودی سەدام حوسێن بە جەرات تاڵەبانی وتبوو بێت تەعاون لەگەڵ ئێرانە بکەن و هاوکاری لەگەڵ ئێرانە بکەن ئێمە بە چیمایی لێتانە دەین چیماییمان هەیە و لێتانە دەین بە سەریح ینی نەگەوەی کە عزیێتتانە دەین ئەتان کوژینەوەنە ڕێک وتبی چیماییمان هەیە و لێتانە دەین بەهین پێی وتبوو بەڵام لەگەڵەوە شا دووبارە پێش لەشکری عێراق کەوت و هاتن گوایە هەڵەبجان ڕزگار کردو کە هەڵەبجاندایە دەست پاسداران و بدوای ئەوەیە چیمەبارانی هەڵەبجە ڕوویدا ئەگەر ئەو قیاسە کە ئاڵێن قەتای بە ئەندازی ئیسرائیل قەتای حەماسی تایە ئەمانە تەطبیق بکەین هەرچی تاوانێکە تاوانباران لە دنیای ئەنجامیان داوە ئەتوانی بڕووبیانی بۆ بدۆزیتەوە ئەوەی هەڵەبجاکەی بە تاوانی یەکێتی و بەرەی کوردستانی و هەموو ئەوانەی کە لەگەڵ پاسدارە هاتن ئەوەی کەرکووکوانەژەکەین بە تاوانی نەوشیروان و سەدام بە ئەندازی یەک لە ئەنفالەکانە ئینە کە بە بڕای من ڕاز نییە و ئەمە منطقێکی نادروستە وەک چۆن منطقێکی نادروست بوو کە بڵین کۆمەڵکوژیەکانی یەهود هی ئەوە بوو کە یەهودەکان بەعزێکیان یاخود جووەکانی ئەڵمانیا بەعزێکیان جاسوسیان بۆ بەریتانیا و بۆ غەربە کردووانە کە ئەمە حقیقەتی هەیە ڕاستە ئەمانە هەبووە بەشێک لە جووەکانی کە لە ئەڵمانیا بوون جاسوسیان بەسەر سەربازەکانی هیتلەرەوە کردو ئەوانەشی کە ڕایە نەکرد بۆ بەریتانیا ئەوانە ئەخباری تەواوەتیانە بەڵام ئەمە ناتوانێت تەبریری ئەوە بکە کە تۆ قەتڵ و عامی خەڵکێک بکەیتوانە کە من پێم وایە ئەم جۆرە لێکدانەوانە لێکدانەوەیەکی زۆر یەکجانیبەیە زۆر کوێرانەیە زۆر ڕەچاو نەکردنی ئایندەکانی ئەم جۆرە تاوانانەیە و ئەوە ڕەچاو نەکردنی ئەوەی ئێستا مناڵ و خەڵکی بێدیفاع کوژێ لە غەزەیە هەموو ڕۆژێ سەدانەکان بەژێر خۆڵەوە تارەکانی بۆمبەکان و تارەکانی ئیسرائیلن ئەوانن کە ناتانیا هەو ئەیان نێرێ و بەدەستی ئەنقەز بە مناڵانە و بێتاوانە ئەکەنە ژێرگڵەوە ئەوە زۆر ڕاستە لەم کێشمەشێشانەی کە هەیە لە مێژوودا وعد لە بە هەر زۆر دوور نەڕۆین هەرم کێشەی بینی دەوڵەتی ئیسرائیل وڵاتانی عەرەبی بوون و دواتر خودی خەڵکی فەلەستین و ئەوانە تاوجێی وەکو دەوڵەتەکان بێ بەرابەر بە یەک ئەو وەختی ئینسان ئەتوانێ بزانە حسابێ بۆ هەر لایەنە بکە بەڵام لە ڕۆژێکەوە کە دەوڵەتی ئیسرائیل تشکیل بووە لە ساڵی 1948ەوە تا ئێستا ئەو بە داگیرکاری دروست بووە ئەو بە کۆمەڵکوژی دەسەڵاتی خۆی داسەپاندووە و بە تایبەت لە دەورانەکە کە بە زۆریش لەگەڵ خودی خەڵکی فەلەستینێکە نیشتەجێ ئەوێ بوون و دەری کردوونی ترەوە لە شەڕە جۆر بە جۆرەکان لە 1960 پێش 1960 لە 1960 دواتر ئەمە ئاخرانە ئاخەبەر ئەو هێزەی قودرەتی ئەسڵی بەدەستە ئەوەی وا بە تایبەت شکلی دەوڵەتیشی هەیە ئەوەی ئیتفاقان
ئەگەر بیەوێ ئەتوانێت چارەسەری بکە معلومە ئەو خەتاباری یەکەمە و ئەسڵیە و لە کێشەی بینی دەوڵەتی ئیسرائیل و فەلەستینیشە ئاوا بووە دەوڵەتی ئیسرائیلە هەمیشە و هەر سەردەم مانەی ئەسلیە و بۆ حتا بە سازشێ بگەن بە سڵحێ بگەن شاید بڵین لە سەرەتاوە خوب ئەوانیش هاتوون و لەو منتەقە دانیشتون و زرهێزەکان پشتیوانیان لێکردون و وەگەڵێن دەوڵەتی خۆیانیان تەشکیل داوە بەڵام ئەو دەوڵەتە ئەگە بگەڕێنەوە بۆ سەر تاریخ مەقاتعی جۆراجۆری هەیە هەر ئەو وەختە ئەگەر دەوڵەتێک نەبێ لەسەر ئەساسی داگیرکاری و نژادپەرستی و تەفرەقەی مەسەبی و کۆمەڵکوژی بیویستایە دامەزرای عاقبەت زۆر بوار بوو کە بیەوێ لەگەڵ کۆمەڵانی خەڵکی فەلەستین بسازن ئەوان دەوڵەتی خۆیان بێ ئەمانی دەوڵەتی خۆیان بێ دەنەچێت بۆیە لەم لێکدانەوانەدا نەکرد لە دوای 7 ئۆکتۆبرەوە هەر لە قەدیمەوە تا ئێستا خەتاکاری ئەسلی دەوڵەتی ئیسرائیل بووە بە پشتیوانی زلهێزەکان باشە لە درێژەدا گەیشتینە مەقتەعێک باگە زۆر نەچین ئەوەی پێی وترا قەراردادی ئۆسلۆ عاقبەت باڵێک لە هەیەت حاکمەی ئیسرائیل و لە چوارچێوەی ئەو هەلو مەرجە جەهانیەی کە لە دەیەی نەوەدی میلادی بە وجوودادەوە بۆ ساڵی 91 لە کۆنفرانسێکە لە مادرید گیرا و دوای ساڵی 93 بوو بە قەراردادەکەی ئۆسلۆ بینی یاسر عەرەفات و ئیسحاق رابین و لە کاخی سپی ئیمزایان کرد خب ئەوە دەورەیەک بوو ئەو چاوەڕوانیە و یا ئەو ئیمکانە پەیدا بوو بە سازشێ بگەن لێرەوەیە دوای ئەوەیە حقەتەکەیەوەیە دوو ڕەوت مانعی بەسەرنجام گەیشتنی ئەو قەراردادی ئۆسلۆیە بوون لەو هەلەی ئەوە ڕژال لەوەدا هاتنە سەرکاری هەرەم بنیامین نەتانیاهۆ بوو ساڵی 95 دوای ترۆری ئیسحاق رابین ئەم نەتانیاهۆی دەستەڕاستی هاتە سەرکار دەوڵەتی تەشکیلدا و ئەو پلاتفۆرمی ئەعلام کراوی ئەسان بەو دەلیلەش بە دەرەجەیەک ڕێهێنا ئەو لە دژی ئەو قەراردادە بوو کە ئیسحاق رابین لەگەڵ یاسر عەرەفات ئیمزای کرد بوو جزوێک بوو لە پلاتفۆرمەکەی ئەو لە ڕۆژی ئەوڵۆ کارشکاندن و مانع دروستکردنی بۆ پێشچوونی و قەراردادە وەکو دەوڵەتی ئیسرائیل دەست پێ کرد بەڵام لە بەرابەریشدا حەمەس و جەهادیش وەک باڵی مەسەبی و لەم نەپرسی گروپی ترۆریستی و دژە ئینسان ئەوانیش چونکی منهەجیان و بۆچوونیان بە تایبەت بە پاڵپشتی جمهوری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوانی مەسەڵەیان تشکیلی دەوڵەتی فەلەستین لە کەناری دەوڵەتی ئیسرائیل نەبووە خۆشزانی لە پلاتفۆرمەکانیان ئەوانیش بەش بە حاڵی خۆیان مانع بوون و خود لە بیرمان نەچێتەوە بینەر و بیسەری تازەکاری ئێمەوە بزانن ئاشکرا دیارە بەڵگەکانی هەیە خودی حەماس دەوڵەتی ئیسرائیل مەجالیدا دروست بێ هەتا کۆمەکی کرد دروست بێ لەم ئاخرانەشەوە هەرم نەتانیاهو 3-4 ساڵەوە پێش 7 ئۆکتۆبر توێتی کەسێک بیەوێ ئێمە ئەم کۆمەڵکوژیە و ئەم پاکتاوکردنە ئێدامە بدەین و بەهانەمان ببێ بۆی ئیدامە یا فرسەتمان بێ بۆ ئەوی ئیدامە بدەین اتفاقەنە بێ پێی خۆش بێ حەماس لە دەسەڵاتی بەدەستەوەیە لە غەزە دەمنەچە ئێمە وەکو کۆمۆنیستەکان لەسەرەت هەر لە ماوەی هەموو ساڵ هیچ وەخت تەئیدی حەماس و جەهادمان نەکردووە بەلایەنێکی مانع لە بەرابەر حەقخوازی خەڵکی فەلەستین دیومانە من پێم بێ کولەن یەکە لەو ڕەوتە مەنفیانەی بە دژی خەڵکی فەلەستین ڕوویدا هاتە سەرکاری جمهوری ئیسلامی بوو بەرخلافی ئیدعاکانی کە گوایە پشتیوانی لە مافی خەڵکی فەلەستینەکە بەکردەوە مانعی بەدەستهێنانی مافی خەڵکی فەلەستین بوو و بە سیاسەتی بەکردەوەی بە پاڵپشتیکردنی لە حەمەس و جەهاد و لەولاوە حزبوڵڵا هەر زۆرتر نەگەوەی بەهانەی داوە بەدەست ئیسرائیل و دەوڵەتی ئیسرائیلی فاشیست واقعا احتیاجی بە بەهانە نییە هەر کردەوەی خۆیان کردەوەی حزبوڵڵا کردەوەی سیاست و کردەوەی حەماس جەهاد و خودی جمهوری ئیسلامی تا ئێستا هەر بۆ خۆیان لە پلاتفۆرمیانە خۆ ئەوە نییە دوو دەوڵەت بەڕەسمیەت بناسن
ئەوانی ئەگەر نەتانیاهو ئەو باڵا دەوڵەتی فلستینی بەڕسمە ناناسێ خب ئەوانیش لە کەناردا دەوڵەتی ئیسرائیلی بە هەر قوار و چوارچەوەیەک بێ بەڕسمیت ناناسن ئێوە ئەبێتە ئەو گرێ کوێرکەیە و ئەو مانعە ئێمە پێم وابێ لە وشارکردنەوە لە ئاگاگەری لە لەقاودانی سیاسەتە دژی ئینسانیەکانی جریاناتی ئیسلامی تروریزمی ئیسلامی حەماس و جەهاد کۆتاییمان نەکردووە بەڵام یەک واقعەتەیە مەسەلەن من بە خۆم هاوا بڵم 7 ئۆکتۆبر ڕوویدا خۆ معلومە بارەهاش وتومە ئەمە کردەوەیەکی ترۆریستی بوو کە حەماس دەستیدایە لە چه هەلومەرجەکە دەستیدایە ئەڵان لەم وەختەدا ناگەڕێمەوە سەری لە فرستترە قسەمان لێکردەوە پێویستیش بێت قسەی لێکەینەوە ڕەنگە یەک هەفتەی ئەوەڵ دوو هەفتەی ئەوەڵ یەک مانگی ئەوەڵیش واقعا بۆ مانا توانی بڵێ شەڕەکە دوولایەنەیە ئەو وەختەی کە ئێستا کوونێ حەمازەوە ئیمکانەی بوو لە پەستا موشک بخا بۆ سەر شار و شارۆچەکانی ئیسرائیل ئێستا کوونی هێزی نظامی و قووەتەکەی وابوو بەشێک لە غەزە دەوڵەتی ئیسرائیل و ئەرتەشەکەی نەیوێتە بچێت بەڵام هەموو کەس زانێت دوای 3 هەفتەی یەک مانگی ئەوەڵ ئەم شەڕە لە حاڵەتی دوولایەن دەرچوو بووە بە شەڕ یعنی خو هەر 3 هەفتە یەک مانگی ئەوەڵ ئەو ئیمکانە بوو سازش بکرێن حەماسیش بە دەرەجەیەکی زۆر کۆتا بێ حتا لەوانە بوو هەر ئەو وەختە مەجبوری بکەن دەست لە دەسەڵاتیش هەڵ بگرێ ئەوەی پێڵەن دیلەکانیش ئازاد بکرێ بەڵام ئەوە دەوڵەتی فاشیستی ئیسرائیل و نەتانیاهوە حاضر بە هیچ نوع سازشێ نەبوو خۆوە قسەی ئێمە نییە کە لەم بەرنامایکەین بەشێکە لە پارلەمانەکەی ئیسرائیل واڵن بەشێک لە ئۆپۆزیسیۆنەکەی واڵن بەشێک لە هەموو خانەوادەی ئەو دیلگیراوانەی بەدەستی حەماس واڵن هەر دوێنێ هاتوونەتە سەرجاداڵن بابە نەتانیاهو سازشی ناوێ سولحی ناوێ بەحاڵ ئازادبوونی دیلەکانی ناوێ اتفاقەن من دوێنێ جۆم لەبوو لە دەرونی بنەماڵەی دیجیرانە و بابە نەتانیاهو داگیرکردنی سەرزەوی فەلەستینیەکانیەوێ ئەمە قسەی بنەماڵەی بە دیلگیراوەکانی دەستی ئیسرائیل بۆیە ئەگەر ئێمە لە وتاری ئەمڕۆمان یا لەم ماوانەدا بە زۆری هێرشمان قسەمان لەسەر دەوڵەتی ئیسرائیلە ئەمە واقعیەتە ئەو شەڕە بەنظەم ئێستا دوولایانی نەماوە ئێستا ئەساسەن و ئەساسەن یەکلایەنە دەوڵەتێکەیە بە نێوی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل هیچ مەرزێکی نییە هیچ لەمپەرە لە بەرابەر خۆیان نابینێ هەر جۆرە پێی خۆش بە هێرشەکە هەر جۆرە پێی خۆش بێ بۆمبارانەکە هەر جۆرە پێی خۆش بە کۆمەڵکوژیەکە لە غەزەژێکە ئەوە لە سووریەژێکە ئەوە لە لوبنانیش هەر وابزانم یا ئەمڕۆ بوو یا دوێنێ بوو دووبارە هێرش کراوەتەوە سەر لوبنانێکە حزب الله بە تەواوەتی چۆکی داداوە و خەریکە بەشێکی زۆر لە ئەسلحەوە ئیمکاناتەکەی تەحویلی حتا ئەو ئەرتەشی پرۆپوچی دەوڵەتی لوبنانەدا دەرنەتیجە واقعەتی مەسەلەکە ئەوە ئەلان هێرشکاری و کۆمەڵکوژی و پاکتاوکردنە لەلایەن دەوڵەتی فاشیستی ئیسرائیلەوە وەک پیشەی 70 ساڵی زۆر باش مەومێدەی کە هەر چی زووترە ئەم کوشتارە و ئەم قەتڵ و عامەوە ئەم تراژیدەیە کۆتایی بێگەرنا باسی تریش و قسەی تریشمانەوێت سەبارەت بەمە لە داهاتووە بۆ تاوتێکردنی لایەنە جۆراجۆرەکانی بینەرانی ئازیز تا ئێستا بینەری بەرنامەی دیالۆگ لەسەر پرسەگەرمەکانن کە ئەم بەرنامەیە هەر پێشەمەیەک هەموو پێشەمەیەک ساعت 7 بە کاتی ئەوروپا بەپێی تەوقیتی هاوینە کە ئەکاتە ساعت 8 بە کاتی کوردستان بە کاتی هەولێر پێشکەش بە ئێوەی ئازیزەکرێ خوازیانین بەپێی توانە کۆمەک بکەن بۆ ناساندنی کەناڵی هیوا لەسەر یوتیوب ئەگەر نەتان کردو تا ئێستا سەبسکرایبی بکەن لیکەکان لینکی بەرنامەکان لە ڕێگەی خۆتانەوە بڵاو بکەنەوە و پێشمان بڵێن سەبارەت بم باسێکە کردمان ڕاتان چییە کۆمنتان هەیە ڕخنتان هەیە پرسیارتان هەیە ئەتوانن بۆ بەرنامەکانی داهاتوش سوودی لێوەربگرین ئەتوانن لەسەر یوتیوب کۆمنتەکانتان دابنێن و بەشداری ئەم باسە و ئەم گفتوگویانە بن کە ئێمەیکەین
هاوڕە ڕەحمان بەوەندە ئیکتیفا بکەین سەبارەت بەم بابەتە گەشتی هێنێ زۆر تیشی قسە لەسەر بکەین بچینە سەر بابەتی دووەمان یەک دوو دەقە لە تەکمیلی ئاخرین قسەی تۆیە لەم بابەتەوە قسە بکەم و منیش لەگەڵت هاوڕام بچینە سەر بابەتەکەی دیکە تۆ ئەوەی لە ئاخرین قسەکە ئومێدت خواست کە ئەم کۆمەڵکوژیە ئەم شەڕە ئەمە تەواوێ کە حتمما ئومێدێکی ئومێدی هەمومانە بەڵام واقعان من و تۆش و حتا بینەر و بیسەریشمان نەزانن ئەوە لە گرێوی ئەوەدایە ئەوەی وا من بەش بە حاڵی خۆم لی بەگلەیم لی بێ ئەترازم لی ناڕەحەتم ئەزانم تۆش هەروایە علاوە بەر مقاومەتێک خودی خەڵکی فلەستین و غەزە و ئەڵان بە باڵی حەماسیەوە تا غێرە حەماسی ئەیکا وا بێ ناچارن بیکەن ئەوەی کە ئەو ئومێدە ڕەنگە متحقق بکە ئەوەیەوەیە ئومێد خوازین واقعان بەرەی معترز لە دنیا بەرەی ئازادی خواست لە هەر کوێهین ئەم قسە و لە دوانانەوەی ئێمەژەوەیە بەش بە حاڵی خۆمان کۆمەکێ بکەین بەوەی ئەم بەرەی ڕاوەستان بەرەی ئێعتراز بەرابەر بە فاشیزمی ئیسرائیل و ئەم کردەوە چەپەڵانەی ئەوان بە قووەتر کرێ بەهێزتر کرێ لە هەر کوێهین ڕێکخراوتر کرێ بەهێزتر کرێ دەنگێکی بەرزتر بێت دش بەم کۆمەڵکوژیە دش بەم بربەریەتەی کە زیندویان کردوێتەوە دش بەم کۆیلێتیەی کە ئەیانوێ باشکرا دای سەپێنن ئەگەر ئەم قسەی ئەمریکا بەڕاز بگەڕێ دەوڵەتی ئەمریکا بێوێ غەزە کۆنتترۆل کاوکە ترامپ هیچ ترسێکی نەبووە لەوە بڵێ کە ئەو 2.5 میلیۆن کەسا بێ بڕۆن لەوێنەوە ئێمە تەبدیلەکەین بە شوێنی توریستی دێمە کۆیلەتی غیرە کۆیلەتی چیکەیە بغیر کۆیلەتی شتێکی دیکەنی ینی بە ئاسکرا ئەڵەن ئێمە منتەقەی غەزە وە خەڵکەکەی بە کۆیلە ئاگرین و کۆیلەبوون زیندوەکەینەوە لە دنیا هیوادارم واقع بەشەریەتی ئازادی خوازی ئەم دنیاە بەو جێگایە بگەین بەهێز بە قودرەت ئەم کۆیلەتی سەرمایهداری بڕوخێنین و قبولی نەکەین. زۆر باشە دەستەکان خۆش بەرحاڵ چینە سەر بابەتی ترمان کە لێرە دامان ناو قسەی لەسەر بکەین ئەم بابەتە لێرەیە کۆتایی پێدێنین بابەتی ترمان کە دامان نابوو باسی بکەین یادکردنەوەیە لە هاوڕێ ئازیزمان حسێنی مرادبێگی حەمەسوور ناسرااو بە حەمەسوور کە ساڵێک لەمەوبەر لە 4 ئایاری 2024 بۆ دوجار چاوی لێکنا بەهۆی نەخۆشیەوە گیانی لەدەستدا بەڕاستی ئەوەی هاوڕێ حەمەسووری ناسی بێزانێت کە ئێنەرژیەک و تااقەتێکە لەو ئینسانەیە هەبوو لێهاتوویە کە لیاقەتێک لە جانی بە جۆرا جۆرەکانی کاری سیاسی و تەنانەت کاری سەربازی لەوە هەبوو هێشتا زۆری مابوو هێشتا زۆر زوو بوو بۆ ئەوەی کە هاوڕێ حەمەسوور جەمان بێڵێ بەڵام بەداخەوە ئەمە ڕووی داوە وا ئەزانم کە نەک تەنها حیزبی حکمەتی کە ئەو جێگەی شانازی ئەو حیزبە بوو کە و ئەندامی بوو هەڵسوڕای و چالاشی بوو یەکێک بوو لە دامەزرێنرانی یەکێک بوو لە ڕابرانی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ساڵی 2004ەوە بەڵام جگەلەوە ئەو کەسێک بوو کە جێگای ڕێز و تەقدیری بەشی زۆری کۆمونیستەکانی ئێران بە تایبەتی کوردستان و سەر تاسەری ئێران و بە تایبەتی ئەوانی کە لە کوردستان ئەویان ناسیوە هەمیشە و یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵە بوو یەکێک لە ژمارەیەکی کەم لە دامەزرێنانی کۆمەڵە بەداخەوە درێژەیان بە مارکسیست بوون ڕەخنەگر بوون لە دنیای سەرمایهداری چاوکراوە بوون بۆ پێشکەوتنەکان لە بواری تیوری و لە بواری ڕەخنەی مارکسیستیە یاخود کارامە بوون لەم بوارەیە متابعەکردن زۆر دەگمەنن ئەوانە کە یەکێک لەوانە هاوڕێ حسێنی مرادبەگی حەمەسوور بوو من یادگاریم هەیە لەگەڵیا بەڵام حەزەکەم لێرەیە فرسەت بە تۆ بدەم هاوڕێ ڕەحمان کە قسە باسەکانی دام دەیفەرموو
دەستی تۆ خۆش بێ هەر وەک تۆ ئیشارەت کرد هاورە حەمەسوور حوسێنی مرادبەگی ساڵی ڕابردوو لە ڕۆژی 4 ئەیار چاوی لێگناو بەجێ هێشتین ئەو بۆ ئەو بینەران و بیسەرانمان کە ڕەنگە ئەو معلوماتیان لا نەبێ باس بکەم 12 ساڵ بوو تووشی نەخۆشی شێرپەنجە تازە شێرپەنجەی خوێن ببوو لەو ماوەی ئەو 12 ساڵشە هەم لەباری جەستەیی و واقعاً مقاومەت و ڕاوەستاویەکی زۆری لە بەرابەر ئەو نەخۆشیەدا نیشاندا و لەو 12 ساڵشدا بەڕاستی ئەتوانم بڵێم لە ماوەی ئەو 12 ساڵە هەمە بە هەم مەگە 3-4 مانگێکی ئەوەڵ کە ناڕەحەتیەکە قورس و گەورە بوو مەجای هەڵسوڕانی و فعالیەتی سیاسی لێبڕی دەنا لە مای ئەو 12 ساڵەدا ئەو لە حەولەکانی خۆی بۆ بردنە پێشی عەقیدە و عەقیدەکانی خۆی سیاسەتێک کە باوەڕی پێی بوو و حزبێک کە کاری تێدا دەکرد لە دەورانی حتا هەرو نەخۆشیەی بۆ چەند دەورە ئەو سکرتێری کومیتەی ناوەندی حزبی ئێمە بوو حزبی کۆمونیست کاریگەری حکومەتیست بوو بەحاڵ نەخۆشیش نەیتوانی نەخۆشی شێرپەنجەش بە هەموو ئێش و ئازاریەکان و نەیتوانی بەری ئەو بگرێ بۆ پێداگرتن لەسەر بردنە پێشی ئەهداف و باوەڕە کە پێی بوو کە ئەساساً مارکسیزم کۆمونیزم و حەولدان بۆ ئەوەی کە حتا بە هەر نسبەت دەتوانێت کۆمەک بکا بە کەمکردنەوەی ئێش و ئازارێکە لەسەر شانی چینی کێکاری جیهانی و منتەقە و ئێرانیش هەیە بمعنایەک مارکسیستێکی ڕۆشنبین بوو ئەنتەرناسیۆنالیستێکی واقعاً بە دەربەست بوو هەر وەک تۆ باست کرد بۆ بینەر و بیسەر ئەو هەر لە کاتی گەنجیەوە زانم 90 ساڵ 20 ساڵ عمری بووە لەگەڵ هاوسن و ساڵەکانی خۆی بە 1-2 ساڵ لەو سنیان لەسەرەوەتر بێ ئەوە بوو بناغەی ڕێکخراوێکی مارکسیستی کە لە شۆڕشی ساڵی 79دا نێوی کۆمەڵی لەسەردانرا دایان مەزرا وەختێ بەخۆشیەوە من جزئی ئەو کەسانە بووم زۆر زوو هاورە حوسێنی مرادبەگی حەمەسوورم ناسیوە و لە هەموو ژیانی فعالیەتی سیاسی ئەو لە دوای شۆڕشی 79 ئەو لە من دیارە سنی باڵاتر و لە پێشەوەی خەباتێکی چینایەتی و کۆمونیستی کە لە کۆمەلگای کوردستانەوە بوون و ئێمەش هەموو توانم بڵین نەسڵی دوای ئەوان و شاگردانی پەروەردەکراوی دەستی ئەو کۆمونیستانەی وەک حەمەسوور بووین کە واردی ئەو خەباتە بوون و لە پێشدا بە نێوی کۆمەڵی شۆڕەجێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران هەڵسوڕانێکی گەورەیان دەست پێ کرد دەڕوخانی ڕژیمی شایان نەخشی گەورەیان بوو و تواتریش لە سازدانی خەبات و مقاومەتێکی گەورە کە ئیترەوە بە زۆری بیسراوە بەرابەر بە ڕژیمی تازە هاتووە سەرکار جمهوری ئیسلامی نەخشی گەورەیان بوو جا من زورمێ بڵم ئەو ئاشنایەتیانم بووە مەسەلا من ئەوەڵ جارێک ئەگەر ئیجازە بێ قەیناکە چەند دەقەیە زیاتر قسە بکەم ئەوەڵ جارێک هاورە حوسێنی مرادبەگیم دی دەورانی ئێشتا کوونێ 7 ساڵ پێش شۆڕشی ساڵی 79 بوو ئەوەی کاتە بەو مەنا ساڵی 72 بوو ساڵی 72 یا ساڵی 1350 ئێران وەختە من 12 ساڵ عمرم بوو کلاسی 5 ابتدایی بووم لەگەڵ پورزایەکی من هاتن بۆ دێکەی ئێمە دێ یەکشەوە و میوانی ماڵی ئێمە بن و هەر لە وەختەوە ئاشنایەتیمان لەگەڵ خانەوادەی من لەگەڵ باوکی من خانەوادەی من لەگەڵ من ئاشنایەتی پەیدا بوو دواتر 7 ساڵی پێچ و تا 8 ساڵی پێچ و تا یەکتری ببینەوە وەختی دیمەوە ئێتر ئەو وەختە ئەو فەرماندەی گشتی هەموو هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوو کە منیش افتخاریەوەم بوو هەر لە ڕۆژی ئەوەڵەوە بەو هێزی پێشمەرگەیە پەیوەست ببووم ئەنی ئەو هاورە حوسێنی مرادبەگی کە لە دەورانی ئادیا دیم 7 ساڵ دواترەکەی 8 ساڵ دواترەکەی لە قامەتی فەرماندەی گشتی و
ڕابەری جزئی ڕاهبەرانی کۆمەڵە و فەرماندەی گشتی هەموو هێزی پێشمەرگەی کۆمەڵە دیم و چه افتخارێک بوو، جێ شانازیەک بوو یەکتریمان دیوە و دووبارە لە وەختەوە ڕفاقات دۆستایەتیمان دەستی پێکردەوە. دیارە فاصلە سنیشمان زۆر بوو، بەڵام بەتایبەت لە ساڵی 92 میلادیەوە کە ئیتر ئێمە لە حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە هاتینە دەرێ و کۆمونیزمی کاریگەری و حزبی کۆمونیست کاریگەری ئێرانمان سازماندا و هەردووکشمان بەخۆشیەوە لە وڵاتی سوێد و ستۆکۆڵم هاتچۆی یەکتریمان بەگەرمی بوو. ڕفاقەت و دۆستایەتی و هاوکاری هاوخەباتیمان زۆر گەرم و گورتر بوو. هاوڕە حەمەسوور ئەگەر لەم یادکردنەوەی ئەم شەودا باسی بکەین لە چەند شتا زۆر ینی ئەوەی پێڵێن نازانم ئەگەر بە تەرجمەیەکی کوردی درستی بکەم بە زمانی فارسیەکەی ئەڵەن ژیانی سیاسی و خەباتکارانەی گرەی خواردبوو بە نقطە عەتفەکان یا ئەوەی خاڵەخانەکانی کۆمەلگا. مەسەلەن هەر ئەوەی ئەم نەسلی جوانی چەپ و سۆسیالیستی ساڵی 69 زاینی 69 میلادی کۆمەڵە دامەزرێن هەمویان مەسەن 90 ساڵ و 20 ساڵ عمریان بووە، خوێندکاری زانکۆکان بوون لە ئێران، بەڵام یەکتریان ناسیوە، عومدەتەن لە شارەکانی کوردستانەوە بوون، بناغەیە و ڕێکخراوەیان دامەزران. ئەوان ڕێکخراوی ئەوەڵین ڕێکخراوی چەپ و سۆسیالیستیان لە ساحنەی سیاسی کوردستانی ئێران ناکرد کوردستانی ئێران هەتا کولی کوردستانەکان دامەزران. مەسەن تۆ کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستانی عێراقیش بە خۆی بەخۆیەوت کۆمەڵەی مارکسی لێنینی ئەو وەختە دامەزرا، ساڵێک دوای ئەمان دامەزراوە. من ناڵم حتمما لەژێر کاریگەری ئەمانە بوون، بەڵام منزومێ وەکو مێژوو وەکو تاریخ تەمەشاکەی لە پێشە بینی کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران دامەزراوە. ئەمان ئەو جیلە بوون، ئەو ڕەوتە بوون کە لە ساحەی سیاسی کوردستانی ئێرانە یەکەمین ڕێکخراوی چەپ و سۆسیالیستی کە بوو بەو قودرەتە، بوو بەو هێزە کە کۆمەڵە بوو بە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران کە حزبێکی زۆر معتەبەر لە سەتەی منتەقەکە بوو. مەنزومێ ئەوە گرێ خواردنی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی ئەو بە وها خاڵی وەرچەرخانێک ئەوان بناغەی سازمانێکی چەپیان دامەزرا کە ئیتر سەفی خەباتی ڕاست و چەپی لە کۆمەلگای کوردستان لێکجیا کردەوە. ئیتر تا ئەو کات مەسەڵەن کۆمەلگای کوردستانی ئێران فقط حزب دموکراتی کوردستانی بوو، ئیتر حزب و لایەنی سیاسی دیکەی بۆ معنە نەبوو، گروپی چکۆلە چکۆلە بوون، بەڵام ئەوە جایگای کۆمەڵەت جێو شوێنی کۆمەڵایەتیان نەبوو. ئەمان عاقبەت سەفێکی جیاواز ئەوەی سەفی خەباتی کرێکاران و سۆسیالیستەکانی کوردستانیان سەر و ساماندا ڕێکیان خست، جیایان کردەوە لە خەباتی سرفەن نەتەوایەتی و خەباتی جەریانەتی بۆرژوازی لە کوردستان. ئەمە بە نظرم خاڵێکی مهم بوو کە ئەو سازمانە دامەزرا و حەمەسوور نەخشی گەورەی تیا بوو. دواتر هەرو سازمانە بوو بە کۆڵەکەی ئەسڵی سازدانی مقاومەتێک بەرابەر بە جمهوری ئیسلامی و ئەو مقاومەتە باڵی نظامی پێویست بوو. لەو باڵی نظامیدا حەمەسوور بوو بە یەکەمین کەسی، بوو بە فەرماندەی هەموو هێزی پێشمەرگەی کۆمەڵە، کەسێک لە نەسلی جوانی ئەو وەختە کە هیچ بەو مەعنا چوو بێتن لە بزوتنەوە چەکداریە ئازادی خوازەکانی دنیا وەکو فلستین یا هەرکوێ بوون دەورەیەکشیان دیبێ تەجروبەیەکیان بەوجێ ئەوانەشیان نەبوو، بەڵام هەر لەسەر ئەوەشی نەبوو، هەر لەسەری ئیرادە، لەسەری ویست، لەسەری پێویستی عاقبەت ئەو موقعیەتەی پەیدا کرد کە ببێ بە فەرماندەی پارتیزانە سوورەکانی ئەو وەختەی کۆمەلگای کوردستانی ئێران لەوەی کە پێشەوەی هێرشی جمهوری ئیسلامی دەست پێ بکە بنکە و بارگای فێرکردن و بارهێنانی هێزی چەکدار و فەرماندە و پێشمەرگەی لە منتەقەی سەردەشت واقعاً هەر بە گیرفانی خۆیان و بەدەستی بەتاڵ و یارمەتیە کە ئەکران. مەسەڵەن ئەو کۆمەڵی ئەو وەختەی هێزی نظامی سازماندا و لە هەموو شارەکانی کوردستان و دێهاتەکەیە هێزی بەیەکەوەنا هەتا تا 3 ساڵ دواترەکەی جا
وارتی حتا پەیوەندی و ڕابطە لەگەڵ دەوڵەتێکی وەک عێراق بوون بۆی پشت جبهەیەکیان ببێ ئیمکاناتێکی نظامی وەربگرن ئەو جۆرەی باوە لە منتەقەیە 3 ساڵ لەسەر یەک هەر بە پشتبەستن بە یارمەتی کۆمەڵانی خەڵک لایەنگران دۆستان گیرفانی خۆیان بەرحەڵا قبەت حێزی نظامیەکیان سازماندا بوو بە بەرهەڵسکار بەرابەر بە جمهوری ئیسلامی ئەمەش بە خۆی یەکێک لەو خاڵە وەرچەرخانانە بوون کە حەمەسوور نێوی تیا دەرکرد من پێم وابێ نازانم خودی تۆ هاوڕە شەماڵەنەوەی خۆ تاتوانی باسکەی لە کەیەوە نێوی حەمەسوورت بیست و یا لەگەڵی ئاشنا بوو بێتی بەڵام من بەبێ ئەغراق بڵێم مەسەلەن ساڵەکانی 79 80 تا گەشتینە 82 بەڕاستی لە نێو ڕابەرانی کۆمەڵەدا دوای گیانبەختکردنی هاوڕێی خۆشەویست فوادی مستەفا سوڵتانی و کە نێوێکی گەورەی دەرکرد لە هەموو کوردستان و منتەقە و دوای گیانبەختکردنی حەمەسوور بە دەلیلەوەی فەرماندەی نظامی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوو لە هەموو ڕابەرانی وەختی کۆمەڵە زیاتر نێو نشانی بوو جگا پەنجەی دیار بوو لەم منتەقە بۆ ئەو منتەقە لە جەولە و لە گەشتی سیاسی و نظامیا بوو ڕوویە کردە هەر منتەقەیان و دەگەر حەمەسوور هات دەبووە ڕۆحیەکی گەورە بۆ هێزی نظامی و پێشمەرگەی کۆمەڵە کە جەسوورانەتر بەرابەر بە جمهوری ئیسلامی ڕابوەستن ئەوە ئەو دەورانەیە بەڵام لە عینە حاڵە ئەو فەرماندەی نظامیەکی مارکسیست بوو هیچ وەخت لە دەربڕینی نەزەراتی حتا تێۆریک سیاسی کە ئەگەر لازم بوو من چەند بوارێکی مهمەیە دواتر باسێکم بالەوە توولانیتر نەبێ هەرەوەش باعث بوو قبەت ئەو موقعیەتەی بوو لە ڕابەری لە فەرماندەهی بەڵام پێداگری لەسەر مارکسیزم و بۆچوونی کۆمۆنیستی ئەو زۆر ڕۆشن بوو بۆیە لە کێشە ناوخۆیەکانی نێو حیزبی کۆمۆنیست و کۆمەڵەشدا اتفاقەن ئەو بەڕۆشنی بۆ خۆی پەرچەمداری ئەو ڕەوتی کۆمۆنیزمی کاریگەری و ڕەوتی مارکسیستی نێو کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بوو ساڵی 91 بەحاڵ عاقبەت ئەویش وەکو بەشی هەرە زۆرمان قبەت ئەو انتخابە سیاسیەمان کرد کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستێک کە اختلافی سیاسی لانی کەم لەگەڵ بەشێک لە ڕابەریەکەی بەشێک لە ئسکلێتی کادریەکەی پەیدا بوو بەجێ بێڵین وە حیزبی کۆمۆنیست کاریگەری ئێران دروست بکرێ بۆ ئەوەی وەسیلەیەک بێ حزبێک بێ ئەبزارێک بێ لەژێر هدایەتی ئەڵبەتە زندەیات مەسوور حکومەتە بەحاڵ کەرەستەیەک بێ بەدەستمانەوە بۆ خەباتێکی لێبڕاوانەتر لە دژی سەرمایە و جمهوری ئیسلامی حەمەسوور ئەم کاراکترانەی بوو زۆر لایەنی دیکە دایانێم ئەگەر مەجاالما لە فرسەتی ترە هەر لێرە زۆر باشنا من ئەوە بڵێم سەرەتا پێشەوەی یادەوەریەکانی خۆم بجێڕمەوە لەگەڵیا من هەرگیز ئەو ئەسەفەم بیر ناچێتەوە کە بەداخەوە نەکرا لە بەرنامەکانی کەناڵی هیوای میوانداری بکەم داوەتم بۆ نار چەند جار و هەوڵمدا بەڵام بەداخەوە کاتانەی کە ئێمە ئەم بەرنامانەمان دەست پێ کرد ئەو لەگەڵ نەخۆشیە دەست و پەنجەی نەرمە کرد و تا داهاتیشی تر دۆخێکی وایە بوو کە ئین نەبوو گەرنا پێم خۆش بوو بە تایبەت لەسەر ئەو ڕەخنانەی لەسەر تۆماس پێکیتی گرتبووی ئەو کتێبەی کە لەسەر کتێبی سەرمایی تۆماس پێکیتی نووسیوێتی کە بە بڕایم کتێبێکە شانی خوێندنەوەی شانی بڵین لێکدانەوە و وردبینی کردنە سەبارەت بە ئەو ڕەخنانێک کە ئەو هەی بووە لە تۆماس پێکیتی بەداخەوە نەکرا ئێمە ئەو گفتوگۆیە ساز بدەین و ئەنجام نەدرا کە من داخم ناچێ بەڕاستی کە ئەو فرسەتە گرنگەمان لە دەستدا من هاوڕێ حەمەسوورم لە ساڵەکانی 1984 کە وەختێک هاتم بۆ ئۆردوگاکانی کۆمەڵا کەوازانمە کاتە ساڵی 1363 بێ وابێت یا 63 خو 64 1363 و کاتانە کە
سەردانی ئۆردوگای کۆمەڵەمە کرد هەرخۆم بەتاقی تەنیا هات بوو وەکو کەسێکە گەنجێک بوو تازە تەمەنم 18 ساڵ بوو هێشتا هەژدەم پڕ کرد بۆ پڕ نەکرد بۆ کاتە هاتم سەردانم کرد یەکەم جار لە دانیشتنیەکە بەڵام بە ماوەیەکی زۆر کورت بینیم لەو دانیشتنەیە ئەو زۆر نەمایەوە دواتر لە ساڵی 1990 کە وەختێک ئێمە بڵین گروپی دەستەی جۆر بە جۆر بووین لە دوای شوراکانەوە پێکاتمێکێک لەوانە ڕێکخراوی نێشێتی خەباتی کۆمونیزمی کرێکاری بوو لە سەردانێکیا بۆ کوردستان ئێمە چاوپێکەوتنمان بوو من لەگەڵ دوو ڕێکخراوە بووم هەم هەستەی سۆسیالیستی هەم یەکێتی خەبات زۆر باش بیرم نییە کامیان بوو نەوێ بە هینێک بەڵام ئەزانم لەگەڵ گروپێکا کە ئەو وەختە من کارمە کرد وەکو هەڵسوڕاو بووم چاوبان بە ئەو لەسەر داوەتی خۆی کە بانگی کرد بووین پێخۆش و بمان بینێ شتێکە لە یادمەوە بیرم ناچێتەوە لە ڕاستیاوە بوو یەکەم بینینم ئەو خۆشتی پێی دەردی هاوڕیانی ئێران هەڵێنوانە لە کەسی سەربازی ناچوو زۆر لە کەسێکی بڵین زۆر لەوە ناچوو لە سەرباز بوو بێ یاخود هیچ کاتێک لە جێیشا بوو بێ خودوا بوو بێ زۆر بە جۆرێک گەنجێکی وەها بوو کە هەرەو تەمەنە گەنج بوو هێشتا ئەو وا دەرەکەوت کە مەسەلەن خوێندەوار بێ بڵین دانیشگایی بێ شتێکی لەم بابەتانە هیچ نابوو ئەوەی کە سەرنجیشی ڕاکێشامەوەختە تالیقێکی بوو سەرنجێکی بوو لەسەر پەلاماری یەکێتی و پارتی بۆ سەر کەرکووک سەرنجێکی دا کەس لە ڕووی استراتیژیەوە زۆر جێگەی سەرنجم بوو ینی سەرنج ڕاکێش بوو بووم ئەویش ئەوەی وتی لە کاتی ئەم ڕاپەڕینەیە کە ڕوویداوە یەکێتی و پارتی ئەیانتوانی بەوەی کە پەلاماری کەرکووک نەدەن ماوەیەکی دوور و درێژتر ئەم بەشانەی ترکە لە کوردستانی ڕزگار کردووە لە دەستیانە بمێنێتەوە بەڵام لە پەلاماردانی کەرکووکە تۆ دوژمنت لەگەڵ شەڕێکی مان و نەمانە ڕوبەڕوو کردەوە یا ئەوە تاوێ بەسەر تازاڵ بێت و پەلاماری معاکست بۆ بێنێت و تێکت بشکێنیاوە تا خۆی تێگەشتێ دوژمن نابێ بخیتە بەردەم دوو ڕیانی مەرگ و نەمان ئەمە گەورەترین هەڵی استراتیژیە کە هێزێکی شۆڕژێر یا هێزێکی سەربازی بیکە من کە ئەو ئینەم بیست ئەو دەبینم بیست و لێکدانەوەیم بیستەوە جگەلەوەی لە ناوەرۆکی ڕەخنەکانی ڕەخنەی لە دواتر ڕەخنەکانی لە یەکێتی و پارتی ڕەخنەی جەوهەری و سیاسی و کۆمونیستی و چینایەتی بوون بەڵام لە ڕووی استراتیژی سەربازی شەوم لە حەزەی کە یای ئەو کاتە لە ڕاستیە نیشانێدا یەکێتی و پارتی تەنان لە ڕووی استراتیژیشەوە وەکو هێزی سەربازی هەڵەی گەورەیان کرد بەڵام دیارە لە ڕووی سیاسیەوە هەڵە نەبوو ئەوان بەوەمانەوە و بەوە توانیان کە باڵ بەسەر کوردستانە بچێشن کە دوژمن لەگەڵ شەڕیمان و نەمانە بەرەو ڕووکەن ناچاری کەم پەلامار بێنێ خەڵک ئاوارە بێ ئەو شۆشە و ئەو ڕاپەڕینە هەرچەنەکە ئاسوەیەک بەسەر یازاڵ بوو شۆڕژێرانە نەبوو بەڵام هێندەی تر خەڵک شکست بێنێ ئاوارە بێ وەک چۆن جارێک وتبووی جرا تاڵبانی وتبووی ئاخ بۆ هەڵەبجەیەکی تر لە ڕاستیان نەخشەی کێشا بۆ نەخشیان کێشا بۆی کەوا خەڵک ئاوارە بێت و بۆ ئاوارە بوونە و بەو تراجیدیایە کە تووشی خەڵکیان کردووەوانە ڕێگا بکەنەوە بۆی کەوا دەسەڵاتی خوان بە پشتیوانی غەرب و ئەمریکا و هێزی سەربازی ئەمریکا و فرۆکەکانی ئەمریکا و هێڵی 36 ئەوانە بەوە جێپی خوا بکەن وەڵام بەرحاڵ ئەو لە ڕووی سەربازیەوە سەرنجێکیدا کە من تا ئێستا لە یادمە دوایەوەش دیارە لە چەند کۆبوونەوە لە چەند باسە یەکترمان بینیوە کەمێک هەندێک جار لە قسە و باسەکانە لە گفتوگۆکانە هاوڕابووین کەمێک هاوڕانە بووین بەڵام هەمیشە و دایم من بە کەسێکی زۆر وردبین و کەسێکی زۆر خوێندەوار کەسێکە پێی وانە بوو هەموو شتێک لە تیوریە زانێت و پێویستی بەوە نیە خۆی ئەبدەیت کاتەوە سەرباری نەخۆشی سەرباری ئەو دۆخەنا لەبارەی هەمیشە و دایم لە خۆ ئەبدەیتکردن و لە خۆ بشارکردنەوەیە بوو کە بەڕاستی نمونەیەکە بۆ کەسێکی کۆمونیست کە بێوە دنیا بگۆڕێ
خۆ ئەپدەیتکردنەوە و فێربوونی زیاتر سەبارەت بە تیوریوانە کارێک نیە هیچ کاتێک ئێمە بتوانین ڕای بگرین و لێی بوەستین. بەرحاڵ من بەوە ئەکتیفاکەم هاوڕێ ڕەحمان داخم ناچێکە وەگوتم نە لە کەناڵی هیوایە توانیم لە خزمەت یابم یاخود بەرنامەی لەگەڵا بکەم نە ئەوەشی کە دووری ئەو لە لەندەن و ئەو دۆخی کە هەبوو لەناو بۆ من سەرەتا لە پەیوەند لەگەڵ حیزبی حکمەتیە کە زۆر تێکەڵ نەبووم و زۆر لە پێش لە ناو سوخت و سازی حیزبانە بووم ئەو فرسەتەم نەبوو کە لە نزیکەوە بەرکەوتی زۆرترم لەگەڵ هاوڕێی ئازیزمان حسێنی مرادبێژی حەمە سوور هەبێ. ئەوە ناڵێم یادی بەرز و بەڕێزە، جێگای زۆر خاڵیە و هەمیشە و دایم بۆ ئێمە توانێ کەسێک بێ لەوانەی کە لێوەی فێرە بین لە تەجروبەکان و لە ئەزمونەکانی. فەرموو. دەست خۆش بێ دیارە لەم یادکردنەوەی ئەمڕۆ دایمە باشترەوەیە تاکێ دەسەر و دەستکەوتانەش بکەین کە ئەو لە خۆی بەجێ هێشتووە مەجاری تریشە بێ زیاتر لە موردیەوە قسە بکەین و من بە هەرم نش بڵێم ئێمە هەر پارەکە ینی ساڵی ڕابردوو دوای 4 مەی کە ڕووداوەکە ڕوویدا هەرەو کات لە 3 ژمارەی تایبەتی جەریدەی کۆمۆنیست 3 ژمارەی تایبەتی حەمەسوورمان دەرکردووە کە هەر ئەم ڕۆژانە دووبارە دووپاتمان کردەوە بڵاو کراونەتەوە، ینی 3 ژمارەی تایبەت حتا نەگنێ هەروە ژمارەی تایبەت بە یادی حەمەسوور کە بەشێکە لەو پەیام و وتار و قسانەی کە لە مەراسمەکانی پارەکەەوە بەشێکی چاپکردنەوەی بەشێک لە مەتاڵب و وتارەکانی خۆیەتی. مەزورم وەیە هەر ئەم ڕۆژانە دووبارە بڵاومان کردوێتەوە دۆستانی علاقەمەند دەتوانن بەو 3 ژمارە جەریدەیە مراجعە بکەنەوە و لە سبێنە و دووسبەیە ئتفاقەن هەرو کتێبی پیکەتیش بە پدفەکەی دووبارە و حتا بە وەردیش دایانینەوە. اتفاقەن ویستم بڵم ئەوە هیچ لە ژیانی ڕۆژمەڕەی سیاسی و خەباتکاراندا ئەتوانم بڵام بە هەزاران وتاری هەیە، قسە و باسی هەیە، هیوادارم واقعان بتوانین بەرە بەبەرە مەجال ببێ لە قالبی نامیلکە و کتێب و ئەوانە بەشێکیان کۆ بکرێتەوە. لەلایەن خۆیەوە 3 کتێبی چاپکراوی حەمەسوور هەیە، یەکیان منەڵام لانەکەم دوانیانم لە بەردەستە باباسوو، یەکیان ئەم کتێبەیە کە مەشهورە بنەویت تاریخی زیندە کوردستان چەپ و ناسیۆنالیزم. ئەمە بە تۆری واقعی باسی تاریخی سەرهەڵدانی چەپ و کۆمونیزم لە کوردستانی ئێران و ئەوەی بوو بە کۆمەڵە و تا ساڵی ئەوەی ئەو نووسێتی تا ساڵی 2003 ئەگرێتە 2003 میلادی ئەگرێتە بەرجار لە دوای 2003 میلادی تر ئەو خۆ لە کۆمەڵە نەما بوو، بەڵام دیارە بەدایان وتاری هەیە لەسەرەوەی کۆمەڵە بچە ئاقارێکا ڕۆیشتووەوە چۆنە. ئەمە کتێبێکێتی هەیە و زۆر زۆر بە نرخە، زۆر بە ئەرزشە. من بە هەر ئەوە نمونەیەکی بڵێم وەکو منبعێکی بارزش ماوەی مانگە لەوە پێش دوایەوەی ڕوودا و تلویزیۆنی ڕوودا و بەشی پەنجەمۆر لەگەڵ مەلەکەی مستەفا سوڵتانی قسەی کرد و باسی شەڕی حزب دموکرات لە دژی کۆمەڵەوانە هاتووە پێش، زۆر باس و خواسی لەکەوتەوە لە مێدیا و لە نێو بارحاڵ هینە کۆمەڵایەتیەکان، شەبەکە کۆمەڵایەتیەکان و لە نێو سمینار و ئەوانەدا. اتفاقاً یەکێک لەو منبعە ڕاست و دروستانەی بە فاکتەوە مەسەلەن ئەو شەڕەی لە ڕۆژی ئەوڵەوە تا ئاخری تۆمار کردووە لەم کتێبەدا هەیە و منارە وەختە ئەو بەشە ئەو بەسەی کە باسی شەڕی حزب دموکرات لە دژی کۆمەڵانی خەڵک و کۆمەڵاکە چاپم کردەوە، زۆر کەسی استفادی لێ کرد. مەزومێ بڵم چەندە کتێبێکی بارشە با من لەم فرسەتە بڵم هەم بە سوورەتی پێدفی هەیە ئەم بە سوورەتی چاپکراویشی هەیە، هیوادارم کەسانی علاقەمەند مرازای پێ بکەن. کتێبێکی دیکەی هەیە لەسەر حزب دموکراتی کوردستان و ئاکامی سیاسەتەکانی یا بەو نێوەیە
ئەو بەداخەوە بە چاپکراوی نەماوە من بۆ خۆم یەک نمونەم لایە لە نێو کتێبخانەکەمدا کە لە پرسەرمەوەی ئەڵان هەرچی چاوم جێرا ئەوم لە بەردەست نەبوو دەبایە پێش بەرنامەکە بمێنایەتە بەردەست و نیشانمدایە ئەوەش مەسەلەن کتێبێکی زۆر بارزشە لەسەر سیاسەتەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە قەدیمەوە تا ئەو سەردەمەی کە بۆ خۆی لە نزیکەوە چاوەدێری کردووە مەجموعەیە گوتارن لەوێ کۆبووەتەوە بەڵام بە نظرم کتێبێک کە لە نظر خۆشیەوە زۆر بە ئەرزش بوو تۆ ئیشارەت پێکرد هەرم کتێبی با لێرە نیشانی بدەم نەقدی کتابی تۆماس پیکێتی سەرمایە لە قەرنی 21م ئەمە ئەو نمونەیەتی کە اتفاقاً لە کوردستانی عێراق چاپ کراوە بەشێکی لێرە بڵاو بۆتەوە لە کوردستانی عێراقیش وابزانم لە بەشێک لە کتێب فرۆشیەکان دەسەکەوت تەبان بە زمانی فارسیە هیوادارم زمانێک بکرێ بە زمانی کوردیش کە بە نظرم ئەمە یتر هەروەک تۆژ ئیشارەت پێکرد لە نەقدی کتێبی کاپیتاڵی تۆماس پیکێتی کە وەبدام 2014 بوو یا 15 بوو هاتە دەرێ و هەرایەکی لەسەر ساز بوو زۆر کەس بەعنوانی کتێبی ڕەقیبی کاپیتاڵەکەی مارکس تەمەشایانە کرد و گوایە ئەوە خاتە کەنارەوە ئەوانەوە کە دیارە کتێبێکی قەوی قۆڵە کاپیتاڵەکەی تۆماس پیکێتی یادی بەخێر حەمەسوود دەورەی نەخۆشیەکەشی بوو خوێندیەوە دیارە بە زمانی ئینگلیسی خوێندیەوە هەر وەختە لەگەڵ من کوتی من حتمما هیچ کارێنەکەم نەقدێکی ئەم کتێبەی تۆماس پیکێتی دەکەم ئەگەر نەخۆشی مەجالم پێ بدات چونکی بەڕاستی بەرعکسی ئەم هەراوهوریایی لە دەوری ساز بووە هەتا بڵێ بەناوەرۆک ئەوای وێت دوار حاڵەوە قسەوە وتی زۆرتر سۆسیال دموکراتێکی کە پۆزی چەبوون و بڕێک چەبوون و سۆسیال دموکراتێکی قۆلابیە کە منە بێ نەقدیکەم کە نەقدی کرد ئەم کتێبە بەم شکڵت چابوو من بە ئەرزشی ئەم کتێبە بڵێم مەسەلەن دوای مەرگی خۆی لە شەژمانگی ڕابردوودا لە ئێران لە داخڵ داوتەڵەبانە بۆ خۆیان لە خوێندکار لە دانیشتجوو لە کەسی جۆرا و جۆر وەختی ئەم کتێبیان بەدەستگەیشتووە لە داخڵ لە ئێران خۆیان چاپیان کردێتەوە بە چاپێکی دیکە مەسەڵەن من خۆشبەختانە نمونەیەک بەدەست من گەیشتووە کە ئەو کەسانە بەڕاستی هیچ بۆ مەعنا پەیوەندی سازمانی حیزبی ئەویان ئەسڵن بە کۆمۆنیزمی کاریگەری و حیزبی حکومەتی شەوە نییە بەڵام کتێبەکەی نەقدی تۆماس پیکێتی حەمەسووریان دیوە و نیان لا بە ئەرزش بوو زەحمەتیان کێشاوە بۆ خۆیان لەوێت چاپیان کردێتەوە و خەریکەن بڵاوێکەنەوە کە ئەو نمونەیە کە لە بەنظرم لە منە پرسی بە چاپێکی بە کەیفیەتتر و جوانتر دەریان کردووە لە ئێران ئەمە مەزونمە بۆ مەعنا حەمەسوور و ناوی ئەسەری کاری لە نێو کۆڕ و کۆمەڵی کۆمۆنیستی و چەپی کۆمەلگای ئێرانە دێت و دەچێەوە ئەرزشی کارەکانیەتی دوایەوە حتا خەبەرم هەیە ئەرم کتێبی تاریخی زیندە ئەوەی کوردستان چەپ و ناسیۆنەلیزمیش لە ناوەوە هەیە بەدەست ئەدەیە گەیشتووە لە فکری ئەوەدا هەن گەر بۆیان بکرێ کتێبی تاریخ زیندەکەش تەجدیدی چاپی کەن ئەو برە قورسترە کارەکەی چونکی هەم بۆ خۆی کتێبەکە قەوی و قۆڵترە هەم لە عینە حاڵە ئەو ئیتر لە باری ئەمنیەتیشەوە مشکلی گەورە دروستەکە بۆ کەسێک بەدەستیەوە بێ کتێبی نەقدی تۆماس پیکێتی ڕەنگە کەسێک بەدەستیەوە بێ تەوجیهێکی بۆی بێ بڵێ کتێبێکی اقتصادی و نەقدی کتێبێکی اقتصادی کراوەوانە تاریخی زیندە باسی کۆمەڵەیە تر باسی باسی وتم باسی دەست پێ دەکات باسی لە پێشە باسی ئەو ئاڵوگۆڕە کۆمەڵایەتی ئابووری سیاسیەی کۆمەلگای ئێران و کوردستانی ئێرانەکە کە ئەبێتە بەردی بناغی ئاڵوگۆڕی سیاسی بۆ هاتنە مەیدانی هێزێکی چەپ و کۆمۆنیزم پێویستیەکانی زەرورەتەکانی باسەکە من چەند لایەنێکی دیکە لە ژیانی سیاسی هاورە حەمەسوور و حتا شخصیەکەشی با بڵێم ئەو نەی خەبەرم هەیە ڕاستەکە چونکی وتم هاونەسڵی من نەبوو ئەو 8 ساڵ 9 ساڵ عمری 8 ساڵ عمری لە من زیاتر بوو
یەکەمەوەیە مەسەڵەن هەر دەورەی گەنجەتی وەختە لە شاری بۆکان و لە شاری تەورێس خوێندوێتی خوێندکار بووە زۆر کەسێکی تازەگەر بووە مەسەڵەن هەتا پێش سیاست لە بواری وەرزشدا فەرزکەن جزوی ئەوەڵین فوتباڵیستەکانی شاری بۆکان و ئەوەڵین تیمی فوتباڵی ئەو شارە و ماوەیەک گۆلەریان بووە ماوەیە یا لە بواری دیکەدا کاری کرد ینی لە شکڵدان بە تیپی مەزومێنەوە تازەگەری یا هەر ئەو وەختەی دەورەی خوێندکار بووە کاری شانۆ یا تئاتر ئەوانە ئێمە کە پێی دەڵێن بە ئیمکاناتی کەمیە وەختی مەسەلەن مەدرسەکانی بۆکانەوە داهێنەری ئەو نەوع کارە بووە نەکەرەوەی خۆی بازیگەر بوو بێت داهێنەر بووە یا مەسەلەن ڕفێق هاوسن و ساڵەکانیشی بە دەرەجەیەک هەتا لە شۆخی بینی خۆیاندا دەیان جێراوە کلاسی کاراتەی داناوە ئەو وەختە تۆ مەسەلەن نزیک بە 6 ساڵەوە پێش کلاسی کاراتەی بۆ هاوسن و ساڵەکانی داناوە دوایەوە تازەگەری ئەوەی نووسین و وردە وردە دەست پێکا بە بەرەو سیاست چوون و ئەوە لەو بواردە مەسەلەن لەو یەکێ لە کارە هەرە گەورەکان بە فەرماندەهی ئەو کرا لە دەورەی پێشمەرگایەتی کۆمەڵدا غەیرە سازماندانی مقاومەت علاوە بەرەو سازماندانی مقاومەت بەرامبەر بە جمهوری ئیسلامی ئەو وەختە بە فەرماندەهی حەمەسوور کۆمەڵە دەستیدایە کارێکی زۆر گەورە ئەویش چەککردنی دار و دەستەیەکی کۆنەپەرستی مەسەبی بە نێوی سوپای ڕزگاری بوو کە ڕاستە و کە شێخەکانی دووڕوو شێخەکانی دووڕوو ئەوانە شێخ عوسمانی دووڕوانەی لە پشتەوە بوون دقیقاً بە پشتیوانی بەعس ڕژیمی بەعسی عێراق دروست بوون واقعاً بە ژمارەی هێزی نظامی ئەوان نەتەنیا کەمتر نەبوو لە هینی هێزی نظامی ئەو کاتی کۆمەڵ حتا لەوانەیە زیاتریش بوو و دوایەوە تازە ئەوان پشتبەستوو بە دەوڵەتی بەعز بوون و چەک و چۆڵیان و ئیمکاناتیان لە وەرگرت بوو ئەوختە کۆمەڵە دەستیدا ئەو کارە جەسوورانە ئەو هێزە کۆنەپەرستە مەسەبی چەک کرد خەلە ئیسلاحی کردن چەکی لێ داماڵین و بە فەرماندەهی حەمەسوور کرا کە بەڕاستی بۆ معنە پەردەیەکی درەوشاوەیە لە خەباتی ئەو کاتەی کۆمەڵە و فەرماندەهی حەمەسوور دواتر کە دینە دەورەی کۆمونیزمی کاریگەروانش لەو سەرهەڵدانی ڕەوتی کۆمونیزم کاریگەری لە نێو حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە حقەتەکەوێ جزوی کادرانی هەرە لە پێشەوەی بوو بەغێر از ماوەیەکی مەحدود بەرحاڵ دوودڵیەکی لەو بابەتەوە پێشات دەدا هەمیشە دایم جزوی ئاڵا هەڵگرانی ئەو خەتە بوو من با لێرە یادێک لە هەردووکیان بوو بە تایبەت لە هاوڕێی خۆشەویست مەنسوور حکمەتیش بکەم ساڵی 91 وەختی ئەو جیابوونەوەیە پێکات لە کۆرەکە هەروە دانیشت بووین هاوڕێ مەنسوور حکمەت حزوری بوو باسی ئەوە کرا کە عاقبەت ئێمە لە نێو حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵەدا بەشێکی هەرە زۆرمان انتخابێکی سیاسی گەورەمان کردووە ئەویش ئەوەیە عاقبەت مەسەن یەکێ وەک من بە 12 ساڵ یەکێ وەک حەمەسوور بە 20 ساڵ لە نێو کۆمەڵەدا بووین ئەو ڕێکخراوەمان دروست کردووە دوایی جزوی حیزبی کۆمونیستی ئێران بوو هەمومان بە مەنسوور حکومەت و هەمووە 8 ساڵ لە حیزبی کۆمونیستی ئێران و بەو هەموو ئیمکاناتە بوون بەڵام لە پێناو ئامانجی کۆمونیستیمان و بۆ بردنە پێشی خەباتێکی کۆمونیستی ڕۆشنتر ئەو سازمانەمان بە حیزبی کۆمونیستیەوە بە کۆمەڵەیەوە بە ئیمکاناتیەوە بەجێهێشت و ڕەوتێکی تازەمان دەست پێ کردەوە و بە معنایەک ئەوەی بە لە ئێراناڵن لە سفرەوە بەو معنات دەستمان بە لەحاز ئیمکانات دەڵێن بە لەحاز ئیمکانات لە سفرەوە دەستمان پێکرد ئەو کارماکەوە انتخابێکی سیاسی سادە نەبوو تۆ سازمانی 20 ساڵ عمر کردو لەگەڵی یا 12 ساڵ عمر کردو لەگەڵی بەجێ بێڵی دەست پێ بکەین وەختی ئەو قسانەمان دەکرد من ئەمە بۆ ئەوەڵجارە لێرە لە کۆڕ و کۆمەڵا باسم کردووە بە عەلیڵە خودی حەمەسوور لەو کۆڕەدا لەوێ نەبوو مەنسوور حکومەت گەڕاوە کوتی بەڵام لە نێو هەمومانە و لە نێو هەمووتانە انتخابێکی سیاسی کە هاوڕە حەمەسوور کردی لەیی هەمووتان گرنگتر و لەیی هەمووتان مهمتر بوو
ئێمە کوتمان بۆ جەمعی گوندانیشتن کوتی ئەو بۆ انتخابە سیاسی هەموو ڕفێقەکانی بەشێک زۆر نەک هەموو بەشێک زۆر لە حتا وەکو هاوڕێتی ڕفێقەکانی دەورەی دەرس خوێندن و پێکێنانی کۆمەڵە و حزبی کۆمونیستوانەی ئۆڵم بەجێهێشتووە دوو ئەو بنیادنەری ڕەوتێک بووە و کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێرانێک بووە کە بۆ خۆی ئەو جزوی سەرکردە ئەسڵیەکانی و فەرماندەی ئەو ئیمکاناتە ئەو هێزە بۆ لە نێویدا ئۆتۆریتەیەکی باڵا بووە بەرحاڵ بە هەموو ئیمکاناتە شۆ سازمانوێ بەڵام دەقیقەن بە دەلیلی پێداگری لەسەر مارکسیزم و لەسەر کۆمونیزم پێی وا بووە ئەم خەتی کۆمونیزمی کاریگەری و ئەم حزبەی پێکی دێنین ئاڵا هەڵگری مارکسیزم و کۆمونیزم هەموو ئیمکاناتەی بەجێ هێشت و هاتووە وێرا ئێمە و لەگەڵ ئێمە دووبارە لە سەرەتاوە دەست پێکەینەوە و ئیمکان دروستەکەینەوە حەزب دروستکەین ئەنی مەنزورمە حتاوە بڵم کوتی انتخابی ئەو انتخابێکی لە هەمومان گرنگتر و جێگا بایەخدار تر بوو حقەتەکەیەوە وەک تۆ باست کرد مەسەڵەن تێبینیەکانی واقعان مەسەڵەن لێمە دەورەیەک لە کۆمیتەی کوردستانی حزبی کۆمونیست کارگەری ئێران بێکۆ کارمانە کە هەیەت تەنفیزیەک بووین من دەبیری ئەو هەیەت تەنفیزیە و دەبیری کۆمیتەی کوردستان و زۆر جار بۆ هاوپرسیکردن و مەشورەتکردن لەگەڵ ڕابەری حزب و لە ڕاستیشیانە لەگەڵ هاوڕە مەسوول حکومەت کە دەبیری هەم کۆمیتەی ناوەندی بوو هەم ئۆتۆریتەی ئەوڵیش بوو لە هەمووشمان بوو معنایە جێگای مەشورەت و هاوفکری زیاتر بوو بەدەیان جار ئەوە ڕووی داوە تەلەفۆن مەکرد قسە مەکرد دەم کرد فڵان مەوزوع مەسەڵەن لە جامعەی کوردستان پێش هاتووە ئێمە هەڵوێستمان چۆن بێ سیاستمان چۆن بێ ئەگەراوە لە نێو هەموو هاوڕێیانی هەیە تەنفیزیۆن ئەی پرسیوت لەگەڵ هەمەسوور قسەت کردووە نەزەری ئەو چییە لە پێش هاواقعان لەزێ من جارێک لێم پرسی کوتم بۆ لە نێو بەقێوەکەماندا هەر زۆرتر زۆر جار نەزەری ئەوڕە هەمەسوورە پرسی بەو دەلیلەی قسەی ئەو نەزەری ئەو تەجروبەکانی ئەو زۆر جێگای دقەتی زیاترن زۆر زیاترە بێ تەوەجوی پێ بکەیت سەرنجت تەوەجوی پێ بکرێنیت ئەو لە تەجروبەیەکی زۆر غەنی ترەوە دێت بۆ بە نەزەرم ئەبێ جێگای سەرنج بن جێگای تەوەجو بن بەرنامەکەمان بەرەو ئاخریە ڕوات لەوە زیاتر وەخت ناگرم هەر بەوە تەواویەکەم ئێمە ئەمڕۆ 8 مانگی مەیە ڕۆژی شەمبە 31 مانگی مەی ئاخرین ڕۆژی هەرە مانگی مەی لە شاری ستۆکۆلم ئەوە ئەمڕۆ ئافیشەکەی دەرچووە مەراسمێکی یادکردنەوەی یەک ساڵە هەم بۆ هاوڕە حەمەسوور حوسێنی مرادبەگی وەکو کۆمونیستێکی سەرشناس و هەم بەداخەوە بۆ هاوڕە مزەفەری ساڵح نیاش کە ئەویش پارەکە ڕۆژی 1 مانگی 6 جانی بەخت کرد لە شاری سنە دامان ناوە بە هاوبەشی حزب و ئێمە حزبی کۆمونیست کارگەری حکومەتیستوە ئیلهامی ساڵح نییە کچی مزەفەر ساڵح نییە بەڵحاڵ ئافیشەکەیمان دەرکردووە بینەران و بیسەران بە تایبەتەوانەی لە شاری ستۆکۆلم و دەوروبەرن ئاگادارەکەمەوە ڕۆژی شەمبە 31 مانگی مەی سعاتی 3 تا 7 ئێوارە لە یەکێک لە هۆڵەکانی شاری ستۆکۆلم کە ئادرسەکەی ڕاگەاندراوە مەراسمی یادکردنەوەی هاوڕە حەمەسوور و مزەفەری ساڵح نییە بەرپاکەین هیوادارم لەو بینەر و بیسەرانەمان کە ئیمکانیان هەیە لە سوئێدن لە ستۆکۆلمن یا لە هەر کوێیەکەن عەلاقەمەندن بێن لەو مەراسمیان شرکت بکەن بێن شرکت بکەن قەدەمیان لەسەر چاومان و لە عینە حاڵە حەولە دەین ئانلاینیش بەرنامەکە بڵاو بکەینەوە زۆر باش زۆر باشە هاوڕە ڕەحمان دەستخۆش جاریش تریش بەرز و بەڕێزەیادی هاوڕێی عزیزمان حەمەسوور حسێنی مرادبەگی بداخەوە ساڵی 2024 ساڵێکی نەهال بوو بۆ ئێمە دوو هاوڕێ زۆر گرنگ و زۆر خۆشەویست و زۆر کاریگەرمان لە جوڵانەوەی کۆمونیستی لە دەستدا کە دەویتریان هاوڕێ مزەفەر ساڵح نییە ئەگەرچی من
نەمتوانی بیبینم یان نەکرا بیبین هیچ کاتێک لە نزیکەوە بەڵام لەو قسە و باسانەی کە هاوڕێنێکن حتممە نەویش خەسارەتێکی گەورە بوو لە جوڵانەوەی ئێمە کەوت. بەرحاڵ بەرنامەکەمان لێرەیە کۆتایی پێدێنین بۆ مێدەی لە بەرنامەی تر و لە باسی ترا بە بینەرانمان بگەینەوە. دەست خۆش هاوڕە ڕەحمان. زۆر سپاس هاوڕە شەماڵەوەڵ جێی تەئەسوفی هەر تۆ نییە کە هاوڕە مزەفەری ساڵحی بنەدی بەداخەوە بە پێی پێویست بەشێکی زۆری هەتا بینەر و بیسەری ئێمەوە جملە ئێمەش نەمان دیت لە نزیکەوە. من ئەڵبەتە خۆشبەختانە پەیوەندی زۆرم لەگەڵی بوو بەرحاڵ هەم بە دەلیلی حزوری هاوڕە ئیلهامی ساڵحنیا کە کچی ئەو بوو لە شاری ستۆکۆڵم بوو ئەوە بۆ خۆی مەجالێ بوو ئەکرا پەیوەندی و تەلەفۆن و قسەی لەگەڵ بکرێ. هەم بۆ خۆی هەڵسوراوێکی سیاسی زۆر جەسوور بوو نەکرد لەگەڵ ئێمەمانان تقریبەن بۆ هەچک و زۆر کەسان هەن لەلایەنی جۆرا و جۆر هاوڕێ مزەفەری ساڵحنیا تەماسی لەگەڵەگەرتن قسەی لەگەڵەکردن بەڵام بەدیتن بەداخەوەیترەوە مەحرومیەتەکەی مردمان چونکی ئەو لە داخلی ئێران و لە شاری سنە مستەقەر بوو و ئیمکانی و مەجای دیتنیمان نەبوو. بەو ئومێدە بووین ئەوزاعەکە بگۆڕێ جمهوری ئیسلامی بڕوخێ و لەگەڵ هاوڕە مزەفەر و سەدانی وەک ئەو لە نزیکەوە چاومانگوەیە نەکرا. بەها زۆر سپاسی تۆ بۆ بەرنامەی کە ئەم شەوەکە بەیەکەوە بوومان هاوڕە شەماڵ. هەربژی بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان تا هەفتەی داهاتوو بەرنامەیەکی تر هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامرانی سپێرن لە هەر شوێنەکەن ڕۆژتان و شەوتان یان شەوتان خۆش. هەربژی.